دروي كردستان لهر باركي وي آخا پاهنو برین دپی خما سرکفتنا آلا کردستانی رزگاری کردنا گلو نتوامه جاندان و عمر خواه جینا خواه کرن گوری آوان خان به باور من یا هجا یا نها امبشن یک اکل هلبستوان خوین هجا خوشکامه یا زور رزدار خباتکار خاتون ناهید حسینی ورگرن خاتون ناهید حسینی روژا آلا کردستان جده پیروز بیتن هر اصا تو به باور من ددمن در باسویدا کنجین پیروز پیشمرگاتی لخواه کرنه و هیامه که زور تو پیشمرگه بوی روژا پیشمرگه جده پیروز بیتن تو خیر به بناف کو ماما ام سپاس دکن کو دما خواه بومدانی زور سپاس رستان هيا سپاس بو فدراسیونی کردانی فنلند سلاو لآلای کردستان کرنوش ابم بو آلای کردستان سلااو لە پێشمەرگەگیان لە سەردەستەکانی نیشتمان سلااو لە پێشمەرگە خۆنەویستەکانی گەل هیوادارم کە هەموویان سەلامەت بن سەنگەریان ئاوەدان بێت زۆر سپاس بۆ ئێوە بەڵێ منیش ماوەیەکی زۆر پێشمەرگە بووم و ئەگەر ڕۆژێک لە ڕۆژان قەرار بێ بیرەوەری خۆم بنووسمەوە ماوەی ئەو 10 ساڵەی کە پێشمەرگە بووم بە قەڵەمی زێڕی نەنووسمەوە یەکێک لە گەورەترین شانازیەکانی ژیانم ئەوە بووە کە 10 ساڵ پێشمەرگایەتیم کردووە ماندوو نەبیت سپاسدانەکەم هەر بەو بۆنەوە من 2 شعرم ئامادە کردووە یەکەم شعر تەوارە باڵزیوینەکانە کە شعرێکە تایبەت بە کچانی پێشمەرگە نووسیومە لەبەر ئەوەی کە لەگەڵ ڕێکەوتەکە دێتەوە سەرەتا بەو شعرە دەست پێیەکەم لێوان لێو لە شپرزەیی و بێ ئارامی چاوەڕوانی نووسینی شعرێکم هەر لە دەوری چاوەڕوانی هاتن و نەهاتن ئەسوڕێتەوە لەو شعرانەی لەسەر چاوەکانی گیانەوە هەڵ ئەقوڵێن و ئەڕژێنە ژیانەوە هەر یادگار و وەک پەپوولە پاییزە لە دەورم کۆ ئەبنەوە ئەمەیان سووتانێکی ترە ئەمەیان سووتانێکی ترە ئیتر من بەو خەمەوە ئەژیم تا ئەو وەرزەی تاوێت لە خۆشی دیدارتان بەسەرما بڕبێ تا ئەو شوێنەی بیر بڕەکات بیرتانەکەم تا ئەو شوێنەی خەیاڵە ڕوا لە خەیاڵمان ئەی ئەو درەختانەی باخەوتان پڕە لە باڵندە و ئەو تاڤگانەی دووفانتان پڕە لە ئەستێرە چرایەکم بدەنێ با هەمێکم ڕووناکەمەوە کە پێشمەرگەکانم فەستە بارانێک ماچ هەزاران گوڵەستێرە سڵاو هەزاران پەپوولە خۆشەویستی بۆ دەوری شەمی باڵاتان بۆ دەوری پرشنگی ڕۆحتان ئەم قەدەرە نەلای من بوو نەلای ئێوە هاتم بۆ ئەوەی لە نزیکەوە بۆم بناسە و خۆشەویستیتانەوە بکەن بە من بڵێن هەم مەوسمیدا بڕانە پێی ئەبڕێتەوە کاتە خۆشەکان لە ترسی ئەستێرەیەکی کشاوە چن هەستەکانم لەم غوربەتەدا سەرگەردانن لە نێوان ترسێکی گەورە و بەختێکی گەورەدا ئەژین بەڵام کە گەڕامەوە وەک گوڵە هێرۆیەکی سپی ئەگەڕێمەوە کامە عەشقی گەورەتان بیرە بێسەراکی بێڕەحیب و بێناحەز و لەم هەر بێت خۆشەویستی چییە ئەگەر سووتان و قوربانی و یاخیبوون نەبێت ئەگەر سووتانەکە گەورە نەبێت چۆن بڵێم با وەک فروتە ئاشکرای بکەین با وەک نەورۆز جاڕی بۆبین ئەم عشقە گەورەترە لەوەی من لە بەردەمیە نەچەمێمەوە و
دنیا خۆشەویستی مسلمانە لە هەر تەمەنێکە بە گڕووتی خۆیەوە دێت بۆ بڵێ چاودی بڵێستن کەدەرە بۆ لای ئەوروپۆکی پاشملوو بگەڕێتەوە و ڕۆحی ئەو لە ڕۆحی ئێوەدا بێت بیرتانەکەم کچانی شارەکەم بۆ بڵێ ئێوە ئەوەندەی من ئەم خەمەتان هەبێ دنیا بۆ بەکوندێکی بچوو دێبینیتان لە من بووە بە هەموو گەردوون کچانی شعر و خۆشەویستی ڕاوپڕن لە ئەندێشە و تۆز و کافات غەریبن دڵەکانی سارەکەم لەو دەرکەجاڕی وەیشی مستانەدا هەمهانی خەمەکانیان و بە عشق پرژینی ئابڕوو کەرامەتەوە بۆ بیستنی ڕازەکانیان گوڵانی سەرلق بریتەکان و مانگەشتەی شعر خۆشەویستیتان ئێوە خەوێکی سەرابی نین پێکردبوونی پرسیندێکی خێراشتین لەو پەڕی ئازادی پرچەکانتانەوە ژیان گەلێک بە سوێ و بە تەمتومان و بژار و ژەنگە نوری چاوان چەکەکانتان لەشانکەن و وێنەیەکم بۆ بنێرن بەڵام بە قژێکی ئازادەوە نازانم نووسینم بیرچێتەوە پیرەژنێکی سەرسپی کراسێکی شڕی پینە هەڵنەگری بۆ هەڵگرتوون نهێنیە و نەیدرکێنم ئەترسم هاوارەکانم بە دەردی هاواری نێو بیابان بچن با لە هەلهەلە و چەقە ڕێزانی ژنانی خێڵەکەیەوە بگەمەوە بە دوا هەناسەی ئاشقی دۆعا و وجدانی مرۆڤایەتی کە زێرە نانی سەگ نەخواردوو بێ پێتان نەوتم کیژۆڵەکان بۆ ئاگر هاتوون یان بۆ ئاگر پێبەردانی من جار جوانە تەنیاییتان جوانە خەمتان لەو پەڕی غەریبیدا دارستانێکم بۆ نووسیونەتەوە بەڵام کەکانم وەک ئاگردانی سارد و سڕیان لێدێ و ناگەنە لاتان ڕێژنێک بارانە مات کڵاو هەزاران گوڵەستێرەی سۆز و خۆشەویستیم لەم دڵە نووتەکەوە بە ناونیشانی ئەو خەونانەی ئەیان بینم هەموو ڕۆژەکان وەکو یەک خۆیان ئەجوونەوە خۆشەویستێکی بە ئازارە گەنگڵە و بڕانەوەی نییە پەنگ خواردنەوەیە کە نازانم بەرەو کوێمە بات پەنجەکانم گەڵای پاییزین و هەڵ ئەوەرن لە زامستانی بێقەدەری ئەم ڕەشەبایە کۆیان کەنەوە و گەرم بیان کوشن خودایە قەدەری ئەم زستان و هاوینە بەچی ئەچێ گەر خاکە لێوە ڕەشم بۆ نەپۆشێ و هەناسەم نەبێ بەتونی ئاگر تەواورە باڵزیوینەکان هەر تاڵێک لە قشتان ڕووبارێکە لە هیوا تاڵێک ژوو دڵۆ پێ لە چاوان و مۆمی پەنجە و گەڵای خەندە بەڕێکەن بۆ شاعر دڵ لە شوشە سەرشێتەکانی شارەکەتان کە پڕن لە غەریبی لە تەنیایی بۆ ئەوەی لە شەوێکی نوتەکی شارەکەتاندا داگرسێن و بنووسن و بۆ ئەوینی ئێوە بژین کیژۆڵەکەم ئەگەر ویستت بیت
بە باڵی پەپولەیەک وەرە شەوێکی نوتەک وەرە بێ سێبەر و غوبار لە خەیاڵی پەپولە پاییزەیەکەوە ڕێبکە هەورێک بکە بە شاهێد و ڕووبارێک بە پاسەوان وەکو کوول وە بەفرێک وەرە و لەسەر دڵی وشەیەکم بتوێرەوە وا وەرە حرمەتی هەنگاوەکانت نەشکێ و شەو دەفتەری نهێنیەکانیت پێ بسپێرێ وا خەریکە تاریکە بم مەگەر بەبینینت ڕووناک ببمەوە. شێری دووهەم پاییژی خەونسپیەکان دەمنووسێتەوە هەردەم وەک خەیاڵێکی یاخی بە نێوچەوانی ئەسپەک کوێتێکەوە غاورەدات و لاپەڕە فرمێسک و شادیم تۆمارەکات مێژوویەکی سوور ڕۆژگاورێکی سوور دەزرینگێتەوە زرۆک بەسەر دارە سوتاوەکەی تەمەنمەوە هەڵ ئەنیشێ و جری وەی دێ چەخما خەلێ ئەدا کولو دا ئەبارێ و گڵەوەزەکانە نووسێتەوە لە نێوان کڕێوە و ئاگردا خەیاڵ نووسەکی گلیار و لقە دوو پەنجەی کەشیرەیە یاخی و بەتاو لە نێوچەوانی هەوردا ئەبڕێت وەک گەردەلوون لوو لە خوات و وەکو ئاو هەنگ لەو دیوی شوشەی پەنجەرەکانمانەوە ئەڕوانێت و ئێمەش ئەڵێن چ مانگە شەوێکە ئەو ساتانەی تۆ دەکەویتە ئاخڵەیەک لە غروورەوە دەبیتە سەربەرزی دەبیتە نیشتمان بوونمان و سەرمان مانا دەبرن دەمنووسێتەوە و تێدەپەڕێت وەک ڕێبوارێکی کەسیرەی بنگە سوانەی ئازادی سیرکە باڵندەکان لە ئێمەدا دەژین هەورەکان سەریان بە هەنسکەوە دەنێن سیرکە ئەم وێنە سادەیەی ژیان لە بەرکەوتنی ئێمە و شوشەکاندا لەتمان دەکا گێژمان دەکا دەستمان لە گلیار و هەتاو بەرئەدا سەفەری جەستەمان بەرەو خاکە بات و تەنیا بیرەوەری باروت و دەراغە بەتاڵەکانمان بۆ ئەمێنێتەوە کۆتایی جەنگ واتە هەڵواسینی چەکەکانمان بە دیوارەوە کردنەوەی چۆکمان و سپاردنی کۆڵە پشتیەکانمان بە ئازارەکانی غەریبی واتە نووسنی دڵۆپێک ئاو لە دڵی زەریادا واتە ژیان و ژیانەوە لەگەڵ خاشەکانی پیرترین درەختەکاندا کرانەوەی پەنجەرەکان و فڕین خەیاڵی شوشەکان لە بەستەڵەکترین شەوی ڕێبەنداندا لە چوارچرای دڵمانەوە چوار چرا داگرسێنین چاوەڕوانی چرایەک بین نوتەکترین شەوەکان ڕووناک کاتەوە و پێمان بڵێ یەک هەر دەکاتە یەک کێ لە پاییژی ئەم خەونە تێ ئەگات کێ لە پاییزە ڕێزی ئەم خەیاڵە تێ ئەگات ئێمە خاراوین کەس پایە ناز بۆ خەونسپیەکانی ئازادی ڕاناخە سپاسدانەکەم هیوادارم زۆر کاتم نەگرت بێتن زۆر سپاس زۆر سپاس ناهید خان بۆ ئەو شە جوانانە بۆم هەستە جوانت بۆم هەموو خۆشەویستیت بۆ ئەو ئەحساسە جوانت بۆ سەداکات بۆ دەنگێت وەکو دەنگی شنێکی کێکۆشەری کۆڵنەدەر بوویتە بە هیوا بەخش بۆ کچانی دیکەی کورد بۆ ژنانی پێشمەرگە هیوادارم وشەکانت هەمیشە ئاوا پڕبن لە هەستی بەرزی ژنانە پڕبن لە هیوا دەستت خۆش بێ هیوادارین بێ بەشمان نەکەی لە وشە جوانانت لە بۆنەی
ئاوا پیرۆز و جوان زوو بە دیدارت شاد بین بۆی لەم هەستە گەورانت بێبەشمان نەکەیت سوپاس کە لەگەڵمان سوپاس کە کاتت بەخشی هیوادارم شعری من کاڵایەک بێت بەقەد باڵای بەرزی پێشمەرگە نیشتمان و ئاڵا سپاسانە ناهید خان سلااو و حرمەتی بمە برای خۆ سادق قبول کە هەندی بێژی بڕێز خودان ڕێز حرمەتن ئەو هەلبەستە نەمازە دەرهەق و کەچێن کورد ئەوێن و چەپەرێ خەباتێکردن گرتنە و کنجێن پیرۆزە شۆڕژوان یان بێژم پێشمەرگە لەخوایکردنە بڕاستی زۆر باڵکێش بوو هەلبەت و مادەم تە قاڵا کچا کرد جهه خویک و ایرو روژه ام یاده که لماموستا خاتونا زور هجا رحمتی جیلا حسینی بکن خوشکاته یا ریز هلبت کم رو ناوه خاتون ناهید حسینی ده بهیزیتن ایلا گرم رو یاده که خاتو جیلا حسینی خوشکاته یا ریز بکتن تفیده کم رحاوه شاد بیتن هلبت کو اگر خوشکا جیلا رحمتی ده کوم آمده با هلبت کو اویشی ده صحیح خواه آنی بانه سر کاغذ ده هلبستین زور جوان نویسه زور جوان پیشکشی شورجوان قرن هری باشه گلی خو کربا لی مخابن قدر ریندا رحاوه شاد بیتن مالاتجی آباده سیتنه ایشیتن قلمت هر رنگی بیتن سپاستانەکەم زۆر زۆر سپاس بۆ ئێوە کە یادی ژیلاتان کردەوە جێگەی ژیلا هەر دەم خاڵیە هەرچەند ژیلا هەرگیز نامرێت چون دەبوو توێی دەقەکان و وشەکانیا هەتا هەیە هەتا خوێنەری کورد هەبێ ژیلاش هەیە بێگومان یادی هەمیشە بەرز و یادی هەمیشە زیندوو ئەمێنێتەوە ئەم خاتونە هەمیشە زیندووە لە یادەوەری ئێمەدا زۆر سپاس کە لەگەڵمان بووی شتێ دەست خۆش هاوڕێیان بینەرەکانی ئێمە گوێگرەکانی ئێمە وەکو لە سەرەتای ئاماژەمان پێ پرۆگرامەکەی ئێمە جگەلەوەی کە موزیکی تایە هەروەها شعری تایە چەندین بەشی دیکەی هوەری تایە کە لەم شەوە پیرۆزەدا جێگای کراوەتەوە بۆی کە ئێوە ئاشنای زیاترتان هەبێ بۆ کارە هوەریە پیرۆزانەی کرا بۆ یادی پێشمەرگە بۆ یادی ئاڵا کراوە کاک سادق پێم وابێ ئەچینە خزمەت کارێکی پیرۆزی مامۆستا ڕەشید فەیزی نەژاد ئایا لەم بەشە چینە لای کلیپەکە یان ڕاستەخۆ چینە لای بەڕێزیان نەخێر ئەمێ خوشکا ئاوان نها ئەمێ گۆهداریە کلیپا مامۆستا بکەن و دەرهەق ئاڵا کوردستانی گوتیان زەحمەت کێشە ئەگەر هەواڵێت من لە ئودا فەرمانێ بۆ ئاڵای وتووە بەڵێ کەرەم کەن گۆهداری بکەن کوردستان ئاڵەکەت هەر شەکاوە بێ ئاگری نەورۆزێت هەر گەشاوە بێ کوردستان ئاڵەکەت هەر شەکاوە بێ ئاگری نەورۆزێت هەر گەشاوە بێ تاکەی بڕژێنی ئەسیری چاوان تاکەی شەهید بن کوردی بێتاوان تاکەی هەتیو بن مناڵی جێماو ئەو منداڵانەی لەلا کەوساوە کوردستان ئاڵەکەت هەر شەکاوە بێ ئاگری نەورۆزێت هەر گەشاوە بێ کوردستان ئاڵەکەت هەر شەکاوە بێ ئاگری نەورۆزێت هەر گەشاوە بێ
خدا بخشی تیمان سالی من بزور دکسین نیمان دنده سوتنن ولاد و جیمان هر در بدری و غربت ریمان کردستان آلکن هر شکاو بی آگری نوروزین هر گشاو بی کردستان آلکن هر شکاو بی آگری نوروزین هر گشاو بی کردستان هاتوی خاکی پیروزه بو تو دسوتی دلای بسوزه یا خواه سر برزو دور نبلابی چونکا تو بیشکی بو گلو هوزه کردستان آلکن هر شکاو بی آگری نوروزه هر گشاو بی کردستان آلکن هر شکاو بی آگری نوروزه هر گشاو بی ظالم نخوار هروا دشمني خلوش دلك تاكري بما في روا كي بين البروا كردستان آلكن هر شكاوى بي آقري نوروزين هر قشاوى بي كردستان آلكن هر شكاوى بي آقري نوروزين هر قشاوى بي دەستەکانت خۆش بێ مامۆستاکیان دەست خۆش بۆ ئەو بەرهەمە جوانە بۆ ئەو کارە زیندووە بۆ ئەم سرودە پڕ لە هەیەجان و پڕ لە وزە هەمیشە تەمەند درێژبی بۆ ئەوەی کە کچانی کورد کوڕانی کورد زیاتر بەم سرودانە گۆش بکەین ئاڵای کوردستان هەمیشە شەکاوە بێ لەگەڵمان ئەبی لە بڕگەکانی دیکەش زۆر زۆر سپاست ئەکەین زۆر سپاس کە ئێمەت بێبەش نەکردووە لەم دەنگە ڕەسەن و پڕجۆشە لەم کارە موزیکە جوانانت لەم وێنە گرتنانت هەمیشە تەمەندرێژ و لە ساخ بیت بۆ ئەوەی کە تا ئێمە هەین تا ئاڵای کوردستان شەکاوەیە گوێمان لە دەنگی تۆ بێت و تەمەنت درێژ بێت و هەر بمێنێت بله آوان خان دستی که رشید فیزنا نژاد ماموسا رشید نیشیدن مالاوی 100 جاران آودان میدن که رشید یک جوان هنرمندن کرده که تواهی جینا خو عمر خو هزر و فکر و رامان خو دبی خما سربستیا گلونه توا خودانه مالاوی 100 جاران آودان ام ده خلک نیویورک ده پیش روز ده یادمن پیش دعمی بشن خدمت ماموستا لیم آوان خان بردوام پیروزباهی تین حوال هر در جهان کامنت داده نویسن پیروزباهی روژا پیشمرگه همو پیشمرگه و شورشوانین کردکن مالا و 100 جار آوا حوال نو بگمان پیشمرگه هیجایی هر تشتکه هیجایی 1000 جار پیروزباهی کرنه هیجایی که ام بو پیشمرگه کرنوش ببن جبر بو پیشمرگه بو گلی خواه بو آلا خواه بو آو آخا خواه کرنوش بریا 100 جار ام کرنوشیت بن بو افکسین که روژه که جه امری خواه پیشمرگاتی کرنه و دو پیخما سربستیا گلو نتوا خود خبات کرنه حوال نو هر اوس ام و هایدار بکن کرم آخواه گر هندگارن
لینکا و برنامه لریا سوسیال مدیا او جورین کو و کیر هاتا بلاو بکن و هر اصان و هایدار بکن کو او برنامه جه آلیه حوال میندن جیل ما 24 رادیو قصور ننیرن تلویزیونا انترنتی تی بلاو کرن کو او جی جه رز و حرمت یا مالاوان سجار آوا کو بمره ها کارن لی آوان خانه ها از باورند گریدا که ماموستا پولا نانوازاده هیا یک جه هلبستوانین خودان صح گل پرور نتوا پرور آلا پاریز که ام بچن خدمت ماموستا پولا نانوازاده که ام بزن ماموستا توربه خدا جانته خدا چه به مرا آنیا ماموستا سلاو درود لدبن سلااو ڕێز لە ئێوە هەمووتان سپاس بۆ فدراسیۆنی کوردانی فینلاند کە بە بۆنەی 26 سەرماوەز ڕۆژی ئاڵای کوردستان ئەم کۆڕەی پێکەنا و هەروەها سلااو و ڕێز لە بەشدارانی ئەم کۆرە سلااو لە ئاڵای کوردستان و سلااو لە پێشمەرگە پارێزەری ئاڵای کوردستان هەروەکە وتان بزان ڕۆژی 26 سەرماوەزی ساڵی 1324 هەتاوی دەوری 10,000 نەفەر لە شاری مەهاباد کۆبوونەوە لە ڕێوەڕەسمێکی بەشکۆدا و بە بەشداری نوێنەرانی کوردی هەر چوار پارچەی کوردستان ڕاز لەو شوێنەی کە 2 ڕۆژ پێشتر ئاڵای حکوومەتی داگیرکەری ئێرانیان هێنا بۆ خوارد ئاڵای کوردستانیان هەڵکرد و ئیستەقلال و سەربەخۆی کوردستانیان ڕاگەیان من بەر لەوەی شێری خۆمتان بۆ بخوێنمەوە شێرێکی میرزا سەعیدی زەرگەییتان بۆ دەخوێنمەوە کە لە دەورانی کۆماری کوردستاندا بە نازناوی ئومێد شێری نووسیوە و شێرێکی هەیە بە ناوی مزجێنی کە بە بۆنەی 26 سەرماوەز ڕۆژی هەڵکردنی ئاڵای کوردستان نووسیوێتی و لە لاپەڕەی سێی ژمارە 4 ڕۆژنامەی کوردستانی ساڵی 1324 هەتاویدا چاپ و بڵاو کراوەتەوە و باسی ڕۆژی 26 سەرماوەز دەکا وەک ڕۆژی هەڵکردنی ئاڵای کوردستان هەر بۆیەشە کە شێعرەکە بایەخی مێژووی هەیە وەک بەڵگەیەکی هاشا هەڵنەگری مێژووی دەتوانین بیهێنینەوە باسی بکەین ڕۆژنامەکەیە ڕۆژنامەی کوردستان کە هەموو ژمارەکانی تێدایە لە ژمارە 4 ئەو ڕۆژنامانەدا ئەو شێرە نووسراوە لاپەڕەی سێ شێرەکە ئەوەیە مزجێنیم دەنێ گەورە ئاوردە لەوەی بەولاوە ئازادی کووردە باڵی کوردی لە لاوی دموکرات بە شەوی تاریک بوو بە ڕۆژهەڵات لاوانی وڵات دەستە بە دەستە بۆ ڕێگاوی میلەت گیان لەسەر دەستە پاک ئامادە بوون بچنە ناو مەیدان خوێنیان بڕێژن لە ڕێی نیشتیمان ڕۆژی دەعوایە وەک بەری بەیان لە وێنەی پڵنگ وەک شێری ژیان هەر چاوەڕوانن لە وێنەی ڕاوکرد دوژمن وەک ڕێوی سەر بێنێتە دەر هەڵمەتێ دەبەن یەکراو بۆ عەدوو هیچ باچیان نییە بە قەت سەریم و ورد و درشتیان چاوەڕێی جەنگە سینگی دوژمن و گولەی تفەنگە یاخوا هەر بژی حزبی دموکرات هەر دەکاردایە کورد بدا نەجات بە ژیان بە ماڵ بە مڵک و سەروەت سەر لە ڕێگادان تا ببن سەربەست بۆ ڕێی ئازادی بەرزی کوردستان زەحمەتیان کێشا بە ناو و نیشان مانگی سەرماوەڕ ڕۆژی 26 ئاڵا بەرز بوو وەک ئەستێرەی گەش ئەوەی دیسان دەکەنەوە مانگی سەرماوەز ڕۆژی 26 ئاڵا بەرز بوو وەک ئەستێرەی گەش ئومێدم وایە لە خوای تەعالا بەرز و بڵند بێ ڕۆژ بە ڕۆژ ئاڵا هەر ئاودان بێ خاچی کوردستان بێتە نمونەی جەننەتی عەدنان هومێد ئەو جارە لە کەس باچێتی لەوەی بەولاوە کاتی جەژنێتی ئەوە شێرەکە بوو میرزا سەعیدی زەرگەیی
پاش ڕووخانی کۆماری کوردستان لە مەهاباد دوکانی قەنادی دانابوو، دوکانەکەشی ناو نابوو قەنادی ئومێد، یادی بەخێر بێت. ئەمن ئەگەر ئیجازە هەبێ داوا دەکەم کە لە موزیکەکەی گەڕێن، چونکە پێما بێ موزیکەکە دەنگی شێعرەکەی و تەمەرکوزی هەدیە خەلی منی خۆم لا دەبا لەسەر شێعرەکە. زۆر باشە مامۆستا، دیوی فەرمان موزیک بەکارنایێنێتن. ئەرز بێ ئەمن شێعری تایبەتیم بۆ ئاڵان نەکوتۆ، بەڵام لە چەند لە شێعرەکانمدا کە باسی ئاڵام کردۆ ئەو شێعران تا بۆ دەخوێنەوە، ئەوەندەی کە فرسەت هەبێ. ئەلان 34 دقیقە. ئەرز بێ یەکان شێعرێکە بنەی مەهاباد کە لە شێعری مەهابادا دیارەوە شێعرێکی دوور و درێژە، تقریبان 140 بیتە، ناتوانم هەمووی بخوێنمەوە، بەشێکیشتان بۆ دەخوێنمەوە، بەڵام لە شێعرەکەدا باز لە ئاوات و ئارەزووی کوردانی هەندەران دەکا کە ئەو کوردانەی کە بەهۆی تاوانی جنایەتکاران مەجبور بوون وڵات و زێد نیشتمانی خۆیان بەجێ بێڵن و ڕوو لە هەندەران بکەن، ئاوات ئەوانەیە کە بگەڕێنەوە بۆ خاک و وڵات و نیشتمانی خۆیان و لەوێ خزمەت بکەن. دیارە باز لە جنایەتەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە تایبەتی دەکاوە بەگشتی داگیرکرانی کوردستان. لە بەشی ئاخرەکەیدا ئاوا دەڵێ شارەکەم پێم مەڵێ بۆ خەمباری، کۆی لەو دیلی دەستی زۆرداری، خەمی ئەو خاکەتە لێت لەردەن بوو، خەمی ژاکانی گوڵ و خونچەت بوو، بۆیە فرمێز دەڕژی و داماوی، بۆیە واو دڵ بە خەم و ژاکاوی، دڵنیابە کە دەبێ ڕزگارت، دەڕەوێ دەرد و خەم و ئازارت، دڵنیابە کە هەموو دێنەوە لات، دێنەوە باوەشی گەرمی ئاوەڵات، دێن بە گیان و دڵەوە بۆ ناوت، دێن و کڕنۆشە دەبەن بۆ ناوت، دێنەوە زیارەتی ئاو و خاکت، دێن و دەیخۆنەوە ئاوی پاکت، دێنەوە خاچی وەتەن، دێنەوە ماڵ، دێن هەڵیدەن لە هەوارت ڕەشماڵ، دێن هەتاو کۆنە پەرستی لادەن، دێن هەتاو تەم لەسەرت بەربادن، دێن هەتا لانچی ژیان ڕاژێنن، دێن هەتا ئاشتی بە دیاری بێنن، دێن هەتا شەڕ لە وڵات بنبڕکەن، بۆنی نەسرین لە وڵاتدا پڕکەن، ئاوەدانی بە وڵات دابێنن، تۆوی شادی لە وەتەن داچێنن، دێن هەتا دوژمنی خاکت دەرکەن، دێن هەتا بەندیەکانت بەردەن، دێنەوە ناو گۆڕەپانی چوارچرا، ئەو جێگایەی پێشەوا لە داردرا، هەڵ بدەن سەر لە نوێ ئاڵایە، نەک لە سابڵاغێ لە هەر چوار لایە، دەوری ئاڵا کە بدەن چیژ و کوڕ، گەڕی شایی بگەڕێ گەرم و گوڕ، گەلەکەت تا هەیە ئازاد بژی، کەس پەلامار نەهێنێ بە دژی، لەدلەتی خاک و خەڵک بنبڕ بێ، ڕۆژی ناخۆشی گەلک تێپەڕ بێ، کوردی چوار پارچە هەموو یەک ڕابن، خاوەنی دەوڵەت و یەک ئاڵا بن. ئەوە یەکەم شێعر بوو. شێعری دووەم شێعرێکە بۆ خۆم زۆرم پێخۆشە، بە نێوی وان ئەرز بێ ئەو شێعرە پاژۆی کە بولەرزەیەک لە شاری وانی هات، ئەرز بێ خەڵکێکی زۆر تێدا چوون لە شاریوانی کوردستان، لەوێ لەسەر تلڤیزیۆنەکانی تورکیە، تلڤیزیۆنە ڕەسمیەکانی تورکیەی دایان کورد خۆشحاڵی خۆیان دەردەبڕی لەوەی کە لە شاریوان ئەو بولەرزەیە هاتۆ، و
ئاواتی وان دەخواست کە لە شارەکانی دیکە کوردستانیش ئەو بولەرزەیە دیسانەکانە بێتەوە و ئەوە بوو بەهۆی ئەوەی کە من قسەیەک لەگەڵ ئەو کەسانە بکەم کە ئەو بیران هەیە ئەو ئاواتی نەمان بۆ میلەتی ئەمە دەخوات دەڵێ منی کوردیش سروش مافی هەناسە و ژینی پێداوم وەکو ئینسان چەلێک شادی و چەلێکی شینی پێداوم ئەگەر جارێک لە پڕ لافاوێ ڕاماڵێ لە منمانێ چەلێک گەربوومە لەرزەش تێک بدا لێم شارەکەی وانێ بەڵایە جا لە ئەرز یا ئاسمان بێ هیچ نییە چاری کەسیش نازانێت چۆن و کەی دەبێتە تووش و دووچاری لە بوو لەرزە و لە لافاو ڕەنگە ڕزگار بم بە یەک جاری لە دەست داگیرکەری زاڵم نەجاتم نایە یەکجاری لە دەستی وەی دژی ئینسانە پاوانخوازی بەدنێوە کە بۆ مەرجی مناڵی کورد بزەی شادی لەسەر لێوە ئەتۆ کاچی برای تورکم لەبەرچی هەندە خۆشحاڵی ئەگەر ماڵی دراوسێت کێک بڕوخێ و کێک بچێ حاڵی وشەی کورد بۆ لەبەر چاوت وەکو دێ و درەنج وایە لەبەرچی دەتەوێ تاقم نەمێنێ من لە دنیاە بە کوشتاری گەلی من هێندە ڕاهاتووی شەرم ناکەی بە منداڵ و ژن و پەککەوتەشم ئێستا ڕەحم ناکەی دەزانی چەندەها ساڵە کە شیر لەو میلەتەی دەسوێی زمانی دیکە نازانی لەگەڵ مندا بەوی بدوێی بە شەمشیر و مەتاڵ باپیرە گەورە تاتە سەر ماڵم بە لەیزێر و بە گاز ئێستا دەسووتێنی کوڕ و کاڵم لە دەوری دەوڵەتی عوسمانی بابدرا هەتا ئێستا خەریکی کوشتنی کورد بووی و چاوت تێر نەبوو هێشتا ئەگەر خۆت پێ موسڵمانە منیش یەک دانە ئینسانم لە کام دیندا بە ناپاڵم ڕەوا بینراوە سووتانم ئەتۆ سێدانە هاوسەی دڵڕەق و ئینسان کوژی دیکەت بەجێی پیلانی لێدان و بەجێگەی دوژمنی و نەفرەت بەجێگەی کوشتن و شەڕ خەونی فەوتان و نەمانی من بەجێگەی هێرش و سووتانی خاک و نیشتمانی من وەرن ئاوڕێک وە مێژوودن بزانن چەند و لێداوم تەماشاکەن چ پەندێک و بەسەر ئەم خەڵکە هێناوم لەسەر ئەم بستە خاکەی من هەزاران ساڵی لێ ژیاوم لە پڕ هاتوون و چواردەور و گەماروی ژین و لێ داوم سەدان ساڵە کە دەمکوژن دەبینن هەر هەموو ماوم سەتی دیشم بکوژن هەر دەمێنم چاوەکەی چاو دەبێت چۆن ئێوە حاڵی بن کە یەک میلەت لە ناو ناچێ بە کام منطق دەبێ بدوێن هەتا لەو دەشکەتان ڕاتێ کە 40 میلیۆن خەڵک لەم ناوە مافی زەوت و نەدراوە زمانیشان هەزارانی لەسەر کوژرا و گیراوە ئەوانیش خاوەنی مافن بە ئاواتن کە سەربەز بن لە مافی چارنووسین خاوەنی بڕیاری دەربەز بن هەتاکەی بەردەوامن لەم شەڕ و زوڵم و کەلامارە دەبێ کوردیش نەجاتی بێ لە چەند ئەم کوشت و کوشتارە بەغەیری خۆشەویستی گەل نییە ئەو سوچ و تاوانی لە مافی خەڵکی کورد بەولاوە کوانێ مەرج و پاوانی ئەویش پێی خۆشە منداڵی وەکو منداڵی تۆ تێر بێ زمانی خۆی بە ئازادی بخوێنێت و ئەوی فێر بێ ئەویش ئاڵا و کیان و دەوڵەتی خۆی و وڵاتی بێ ئەویش وەک میلەتانی دی لە زۆرداری نەجاتی بێ منیش چەوسانەوە و دیلی و هەژاری میلەتم ناوێ دژی لێکدا بڕانم کوردی دابەش لەکلەکم ناوێ منیش بەزم و جەفەنگ و هەڵپەڕینم لا گەلێ خۆشە منیش موزیک و شادی و پێکەنینم وەک تۆ پێخۆشە بە جێگەی تووک و دوعا و ئارەزووی مەرگ و نەمانی من
بە جێگەی ئارزووی وێرانی شاری کوردی وانی من بە چەپچێ بۆ وەرە لام وەک دراوسێ جانەکەی جانم منیش هەر ئادەمی زادم لە گۆشت و خوێن و ئێسکانم وەرن وەک یەک مرۆڤی سەردەمی ئێستا بدەن بڕیار لە بۆ ژینی مرۆڤ هەنگاو هەڵێنن نەک لە بۆ کوشتار چ قازانجی هەیە شەڕ بۆ دەبێت تۆ یا ئەمن بمرین وەرن با ماف یەک پێشێل نەکەین و ڕێز لە یەک بگرین کورەی ئەرزی بە 7 میلیاردەوە وەک ئەرزنێ وایە لە ئاس ئەو کەحکەشانانەی لە دەور و پشتماندایە مرۆڤ وێگرا دە کەشتێکداوێت دەوری باو و گۆرانە لە ژێری ئاگرە پۆلوویە دەریا و گۆمی گڕکانە ئەوین تەنیا ئومێدە بۆ نەجات لەم جێژەڵ و کەیدا تروسکەی مانە لەم ڕێگایە تاریک و تنوکەیدا ئەوەش شێری دووەم نازانم چەندم کات ماوە مامۆستا پۆڵە پێم وایە ئەگەر گوێ بگرین لە شێعرەکانت نە ماندوو دەبین نە دڵمان دێت بەرت دەین بەس هاوڕێیانی زۆریش لە ڕێزەدان بێگومان زۆر جەنابەت تورەکەی جەنابەت یا بڵێن باخچەی جەنابەت زۆری تایە هیوادارم بتوانی لە بەرنامەیەکی دیکە بۆ ماوەیەکی درێژتر ئەو شانازیەمان پێ ببڕێت جارێکی دیکە لە خزمەت جەنابەت دابین هیوادارم لە شەری یەکەمدا لە هونراوەی یەکەمدا باسی سابلاغ و چوارچرا بوو بەو هیوایە کە هەرچی زووە ئێمە و جەنابیشت چاومان بە دیداری چارچرا و سابلاغ شاد بێتن ڕۆناک بێتەوە ئەو بەڵاو نووسیبەتەی کە بەسەر شاری وانیش داهاتووە بەو ئاواتە کە ئەو بەڵاو نووسیبەتەی ئاوا سروشتی و خۆزایی لە هیچ کوێی دنیا تەنانەت لە وڵاتی دوژمنیش نەقاومێتن اینجا لە وڵاتی کوردی بەلەنگاز دنیایەک مەمنونین سپاس گەورەت کردین سپاس بۆ ئێوە کاکەجان لە خزمەتتان نیشانیش دەستت خۆش بێ کاک پۆڵا زۆر زۆر سپاس کاک پۆڵا Ala Kurdistan teş kasrendi ve bir cüzeran nazikrendi. Ala Kurdistan teş kasrendi ve bir cüzeran nazikrendi. Behece beheş, behece beheş, Ala Kurdistan. Behece beheş, behece beheş, Ala Kurdistan. کاک سادق ئەچینە خزمەت خاتوونێکی تر سوپاس چکەل پێشەوە بچینە لای کاریناخان زۆر زۆر سپاسی و کۆمنتە جوانانەکەین بۆ ئەو دەستخۆشیانە بۆ ئەو دەربڕینی خۆشحاڵیانە هەم بە بۆنەی بەرنامەکەەوە هەم بە بۆنەی ئەم ڕۆژە پیرۆزی کە ئێمە بەرزمان ڕاگرتووە لە خزمەت بیسەر و بینەرانی خۆمان ناین لەم بەشەیە ئەچینە خزمەت کارینا ئۆسێیان
کارینا خان ئەگەر ئامادە بێ لەسەر خەت بله از باورم کارینا خان حاضر سرخطه اما آوان خان بریا کو ام بشنه لالوی خوشگاه یا هیجا از هنده بودنید عجیب بشمده کو سری مرفت پرچو به بیستن یا ناسینا کارینا خانه دیاره کارینا خان سلاو و حرمتید ما جتره اما آوان خان کارینا خان از باورم لحیلا قرسیه لی او زمانی زور دور مشختی و در بدری ارمنستانی بونه وی داری از باورم دچه گرجستان وی داری دچه روسیای شوندا از باورم کارینا خان مخابن دماکو هفجینه و عمری خودی دکه به زارد خویه بچوک راد به مشختی و پنابر فرانسای دبه وی داری به ایزا اکی ضعف زارو بخواه مزن دکه اونها کارینا خانشی از باورم خواندن خو یا پزشکی یا دکتری دخینه لی گاوا مهم تشت در حق کارینا خان خواندن از وسام فکریم ایلا گره از دهمبر مزناهی یا کارینا خان دا کرنوش بباورم من جیه که وان کچیت ما یا وان خوشکیت ما ید هیجا یا کردیه که گره انسان اعترافی بکد که جه ریز و حرمتکی صحفه خوشکامن تو خیر بی گلک پاس کارینا خان تو جگه شانازی همومانی تو نمونه و رول پیشنگ می همیشون چیت کرد جگه شانازی بس چیروکی تو چیروکی کی پر سرکوتن چیروکی که در بازبون بسر پاریشه و نهامتی او گلک جگه شانازی با مو کرمکا گلک پاس اجیرو شانازم وکی بوم بردار از و همویان سلاف دکم تایبت از سلاف دکم پیشمرگی من راستا ایرو روژالا کردستانه از بدل همو کرد کردستان پیروز دکم از باورم که روژن پیش ده تیگوزین و یکجا نتوه موی استا کی بلند بگره چی که تایبت به بیان روژن باش و خاش ازاد و ترخابون بونامه و بوناملت ما اسا جی دخوازم بیجم براستی ایرو جبوی من دو جشنه اسا جی جبوی ما ایزدیا تایبت جشنم ایزدیانه از دخوازم اسا جی همو ایزدی و ایزدی خانه جستم هم هیوی دارن که اف جشنه ببه تدام آرامی آزادی یک جمع ملت گلی ما اسا جی من پیروز هر سه جشن لودکی جشن ازیدی خان و جشن آلای کردستان و جشن پیشمرگه از همویم به دلکی مزم پیروز دکم راستی هم بی ولاتی نام گره دست هف بگرن دست هف برنادن جبر که نسو جمعیت که دوالات ما ده گل سوسان شین نابن نسو جمعیت که هم بونایی رو پرچه هر دبلت ده نسو جمعیت و کمی رو به زمان بیانی پیش داده چند لو ماجی است خواستم چند تلبس دیاری و بکم الله من ای آزادی دلو کوی مافی گلی ده کنی لسر روی زاروکان عدلایا دایک و باوان آزادی بیجا دلو کوی چیایو بانی ده بیجن گش خونا شهیدان بلو سوستان شین نابن آزادی بیجال کوی آلت رنگین مکر سامبولا آزادیه شرف و ناموس همه آزادی دلو کی بیجا برکی جان سوجی هر کس جمارا دبن دجمن ناهلنم الله خبلند کن الله رنگین الله مایه اب سیمبولا یک جمعه رابن برانو ایرو رابن الله خاون بلند خایکن دنیا ده بدنگ نامینن کردستانا من درد دل من گرانه نمریم ناجی ساخم
اس ازدیمه رابم بیجن کانه واره کال باوه من باره گران لسر ملان کوچ بر او زور دستم است اس ازدیمه هوار خوده کویا کردستانا من باخچه من باخچه دردانه کتم بر تلان و ویران جبر نحقیه او گران آخل کویا واره من هل جداران واشیان جلمسین کلیر کنچیان ما خیر نادید جباهاران بیجن کان کردستان برا کوژ مزیده بون خوف نکشینن به شورا راد بن امیز دینه کده هرن کان واره کالباوان گر او روی بی مکتن تو نجبومه صابر ستار اجی ازدیمه وارن بیجن کانه واره من از بوم شاهید او جانگوری جبو آوا کرنه والات من خون رجاند وک چموکانی لی من نادید کردستان دل بویا تریک خمان صبر وارمی ایدا نما بوما افدال رزیل بومز ده بیجن مرا کان کردستان ایشا دل من به حالا هزی بمرم لخاریبیه از ازدیمه میتیم بون لچیای سیپانه من راد ویژن تو ازدیی چه ماش بوی کردستان دنالی اره برانو از ازدیمه کردستان واره من دست خوش سپاس کارینا خان لحنا دنگت به شواز خبردانات ایلا معرف نچاره بجتن رحمت لگورا کرمی سیاد کو مالباتا وی لرادیو ایراوان خدمتکی پر مزن به چاند و کرتور و فرهنگ و توره یا مکردان کرد نتنی او مالباتن زیده هبون سترانبیجین زیده هبون کلانبیجیت زیده هبون لیریوان بیرامت زاربون باوکالا زیده گهداری دکر امجی به حضا باوکالا ایدیما جوی دنگی جوان کلاما حس کرد لی شواز یا لحن خبردانا که کرم سیاد رحمتی نهاشی دگوه مدایا سجار مالات آوا سپاس خوشکام من لی قد تو خوشکا کارینا قویا ام بیجن تو لهلا قرسی دماغ باوکال در کتنج ارمنستان تو خو بیجمت کتی لولات روسا در بدری لی بکیف خوشیو هم دبینن گرمانجیات زلال آخفتنکی زلال جه بالدانکی زیده یا خوشکی ما لدر بدری لمشختی دول آو آخا باوکالا حتی ویقاسی زمان کرمانجی زلال خبر بده جویاجی ماستر به حل بستوان لو ما دیسان جی ام چاوا ایرو روژه گرنوش دبن بو آلا پیروز خواه چاوا گرنوش دبن بو خورد و میرخاسین خواه شروان و گریلا و پیشمرگان هر اصا گرنوش دبن دهم بر مزناهیات دادا گلک سپاس شانازم گلک دل شامه پاستی که مزنش دل سپاس دکم آوان تو بینی خوشکا کارینا چه قاس هیجایا سفرازی مستر کفتنی مزنش بوی واش بای ملاتی مات خواستم سپاس دکم کاک صدق شنید کرد کچید کرد همیشه هزک هی لناخیوی هزک هی لدلیوی هزک هی لهزریوی که قد نهیلی هست بکد که لاوازه یعنی سر نکوید دکوید شنید کرد همیشه سر دکوید لبر اوی که دایکا پروردکارا خودان هزکی گلک بزنه من اوشی لکارینا خان بدی کرد هزکی گلک زور دامن هیجانکی گلک زور دامن من پروزه لتو ورگر هز لتو ورگر
gelek spas هیوادارم جارێکی gelek دێن لە spas شوێنێکی xweş دێن başê. لە یادێکی دیکە لە خزمەتی وە بە منژی کڕنۆش بۆ ئازایەتیەتە بۆ هونەرێتە بۆ وزێ و هێزێت تۆ دەبم هەر شادبی و سپاس کە لەگەڵ ئێمەیە بۆی Gelek خوشکا spas. کارینا از آیا گلو تشتکی دیگه هیا یا اگر تشتکی دیگه نبیتن ام زیده دماتا نگرن دور و ام سری رزو حرمتش بو خوشکا خواه کرنوش دکن جاوه Bezu hürmetij min jî û slavên germ bû temaşawan nehêjan. زاروین خوشکا خو ماش دکن هوی دکن تو لهر درا جیهانی بی لهر درا دنیای بی سرکفتی بی هوی دکن روژه که تو بو آو و آخا ولات باو و کالا شاد بی که اوه حز و خازی و داخازا مه و تا خوشکا مه آوان خان و همو گهدار و تماشاوانین من لهر درا جیهانی بن ما پر مفاح ورگرج هلبستات هوی دکم تماشاوانین مین هجاجی هر وصام مفاح ورگرت بن مالات صجار آوا Spas xatirî wa. سر خاطري وا. خير وسلامات سر سلام کاک سادق ڕاستی مە جگەلەوەی لە شەوێکی پڕ لە هۆزان و شەعر بووین مە گەلک چشتی باش گوهداری کرد وەبزانم ئەبێ ئێستا بڕوینەوە خزمەت کاک مامۆستای ئێمە مامۆستای موزیک و مامۆستای شەعر و مامۆستای سرودە سەربەرزیەکانی کوردستان مامۆستا ڕەشید فەیزی نەژاد کە بە شێوەی ڕاستەوخۆ لەگەڵمان دەبێت ئەگەر لەسەر هێڵ بێ مامۆستای ئێمە مامۆستا ڕەشید فەیزی نەژادی کە سۆربەمان بە سرودەکانی بە ئاوازە جوانەکانی بە کەمانچەکەی ئاشناین ئەگەر مامۆستا لەگەڵمان بێ ئەچینە خزمەتی بزانین چی بۆ ئامادە کردوین لە خزمەتە دەنگم هەیە بله چۆن آوان خان مامۆستا ڕەشید مامۆستا ڕەشید دوبارە سڵاوە بنێرم بۆ هەموو بینەران بۆ بە تایبەت بۆ خۆتان بۆ سپاس لە ئێوە کە منتان هەڵبژات وەکو باقی هۆزانەکان هونەرمەندەکان منیش کە بەشدار بووم لە بەرنامەی ئەم شەوتانە زۆر سپاسی ئێوە کەم سڵاوی گەرم هەیە بۆ بینەران و بەشدار بووان و میوانانی بەنامە ڕازاوە و ڕەنگینەکەتان شانازیەکەم تۆ ڕازاوەیە مامۆستاگیان تۆ ڕازاوی ئەەکەی شانازیەکەم کەم شۆ لە خزمەتتانام و هیوادارم کە شوێکی خۆش بێ و هەتا ئێرش کە خۆش بووە پێشتر لازمە دەستخۆشی بکەم لەو لە سێ خوشکی بەڕێز جارە لە خۆتۆ ئاوان خان دوایەوە ناهید خانی بەڕێز و خوشکە کارینای بەڕێز و کە من شانازیەکەم بەبوونی خانمایەکی وەکو ئێوە دوعا و ئاواتم ئەوەیە دوو ئارزوم هەیە کە نمونەتان زۆر بێت هەمیشە ئێوە لە زۆریە لە زۆربا بنە لە کەمینە هونەرمەند و شاعر و نووسەرەکان خۆیان دەرخەن وکو ئێوە هونەرمەندەکان هەروەها دەرکەون شەهامەت و شەجاعەتیان ببێت شەرم نەکەن نەشترسن خودداوایش لە کەسوکاریشان هەیە کە مەیانیان پێ بدەن گۆڕ مەیانیان بۆ ئاوەڵەکەن کە بێنە مەیدان و ئێوە خۆیان نیشان بدەن کە هیچیان کەمتر نیە لە ئێمە پیاوان ئاواتم ئەوەیە سپاسی ئاڵایە من عەرزی برادرانم کرد پێشلەوە کە بەرنامەکە دەست پێ بکە وتم من پێشنیازێکم بۆ ئەو ئێرانیە ئۆنسوری و نژاد پەرست و چۆن بڵم ڕێسیستمەکان هەیە کە یەکشت لەگەڵ معاملەیە بکەن لەگەڵ ئێمە بۆ منی معاملەیەکیان لەگەڵ بکەم ئەویش ئەوەیە نەشیدێکی زۆر زۆر بە قووت و عالیان هەیە کە وەکو ئەی ئیرانەکەیان بەلایەن و گرنگ و مهمە کە کەس لە ئێرانە لەبیری نەماوە تەنها من لەبیرمە خۆتانزان من لە بەشی سۆران و مامۆستا شوان پەروەر لە بەشی کرمانج و محەممەد شێخۆکەوە ئەمری خوای کردووە وەی کە ماوە سعید یوسف و کە لە بەشی ڕۆژاوا و ئەمانەین کە گەنجینەی
شتای زۆر بە نرخ و شتای گرنگمان لایە بۆ نمونە مەسەڵەن زەمبیل فرۆش کە زۆر شتێکی بەسەرهاتێکی مهمە ئەوە لە خزمەت مامۆستا شوان پەروەرە هەروەهاش من بۆ نسبەتە شتای کۆن نەتەنایی کوردەکان هی ئێرانیشم زۆر لە بەردەسایە بۆ نمونە هەرە نەشیدەیان کە خەریکە لە بین دەچێت یعنی ئەگە من بڕۆم بۆ ئەو دنیا متمەئین بن کە ئەو نەشیدەی لەگەڵ خۆما بوو و پێشیان نادەم و پێشیان ناڵم هەتا زمانێک ئاڵاکەم و نەشیدی ئایرەقی بەڕەسمی نەناسن قەول بدەن کە ئیتر ئەو حەساسیەتتر نیشان نەدەن بە بەرامبەر بە ئاڵاکەمان و بەرامبەر بە نەشیدەکەمان کە ئایرەقیبە من قەولیان پێدەم ئەو سرودە وەکو ئەمانە چۆن پاراستومە 50-60 ساڵە پاراستومە هەر ئەوە بۆیانە پێشکەشیانەکەم و ئێمە بە خۆیان هین ئەوانە ئتفاقم لای چەند کەسی و ئەم شتە مەترح کرد وتیان وڵا کاکە بە قسەی ماکە وەرە شەڕەکانی بگۆڕین تەکسەکەی بکەین بە کوردی و بیکەم وت نا ئەمانەتە خەیانەت لە ئەمانە ناکەم ئەوەی نتەوەیەکە من تۆهین بە نەتەوەی ناکەم ئەوان بە منی بکەن وەلە من بۆوانی ناکەم ئەگەر ئەوان بێن سازێن لەگەڵما نەتەوەکەم بەڕەسمی و نەشیدەکەمان بەڕەسمی و ئاڵاکەشم بەڕەسمی بناسم من حازرم لە گیپانی خۆم بە گیپانی خۆم موزیکی زۆر جوان داوا بکەم لە هەموو ئەوانەی کە ژەنیارن ئەو موسیقیان بۆ تەنزیمی و دابشکەم ڕێکوپێکی کەم وەکو ئەی ئیرانەکەیان کە چەندێ پێی ئەنازێن و چەند بەلایەن و گرگە ئەمەی بەقەت ئەوە گرنگە شان بەشانی ئەوەیە ئەمە نەشیدی ئاڵایە ئاڵای خۆیان ئەگەر ئەوان ئەو کار لەگەڵکەن منش ئەو کار لەگەڵ ئەوانەکەم ئەو ئەمانەتیان پێشکەشک ئەیەم و بە خۆیان بەڵام ئەگەر نەیکەن ئەو ئەمانەتەگەڵ خۆم ئەبم خەیانەتشی پێ ناکەم نایگۆڕم نایەمە کەس شەڕەکانیشی خراپ ناکەم وەکو ئەمانەت هێنام و وەک ئەمانەتیش ئەیبم بەڵام ئەگەر بیکەن من حزبی دموکراتی کوردستان ئێران نەزرە کە ئەوان لەگەڵ ئەوان قسە بکەن ئەو تەعاهودەی کە پێویستە بەوانی بدەن ئەوان بە فەرمی بناسن بەڕەسمی من قبوڵڵە من قەول دەدەم بە حزوری ئێوە و بینەرەکانتان کە ئەو نەشیدە زۆر مهمە کە وەکو ئەی ئیران بۆیان گرنگ و زۆر مهمترە لە ئیرانەکەیش کە هەتەنیا منیش بەلامەوەی منیشی زانم بە شێر بۆ موسیقاکەوە بۆیان ڕێکوپێکەکەم ئەگەر حزب کاروتی کاکەوە من هەموو شتێکمان تەواو کردێنە کەتبەن نووسیویانە و چەند شوێنی تایبەتیش تەوقیعیان کردو ئیمزایان کردووە کە ئەو سرودەی ئێمە بەڕەسمی بناسن لەوەلا من ئەو سرودە تەقدیمی حزب دموکراتەکەم بەو موزیکەوە کەوان بێن بۆوە من ئەو قەولاکەم بە هەموو خۆتان و بینەراتان ئەرزم لە خزمەت جەنابەت ئەوە بوو دەڵێم ئەگەر مادەم مامۆستا لایەنی نەیار یا دوژمن بانگ ئەکاتن بۆ بڵێم دانوستاندنێکی لەو بابەتە یا بڵێم معاملەیەکی لەو بابەتە ئێمە هیوادارین کە دوژمن گوێبیستی پەیامی جەنابەت بێت بەس لەلایەکی دیکە ئێمە بۆمان دەرەکەوێتن کە مامۆستا ئاڵای کوردستان خاک و نەتەوە وڵاتەکەی بە چەندە بەلاوە گرینگە کە ئەو شتەی کە تەواوی ژیانی خۆی پاراستووە ئێستا لە پەیناوی گەل و خاک و ئاڵا و نەتەوەکەیدا حازرە بیدات بۆیە ئەوە زۆر جێی ڕێزە لەلای ئێمە مامۆستا نازانم ئایا بۆ جەنابەت مساعیدە کە دوای ماوەیەکی زۆر کە بە شێعر لە خزمەت بینەران و بیسەرانی ئەم بەرنامەیەدا بووین ئێستا بچین گوێبیستی پارچێک لە موزیکەکانی جەنابەت بینیان نا خزمەتانم من جوان تێنەگەشتنەوە فەرموو زەرەرمان ناگە ئەو شتە بکەین جوان تێنەگەشت نەخێر ئەبەدا مامۆستا من مەبەستم ئەوەیە هیوادارم دوژمن گوێ لە پەیامی جەنابەت بێت مادام ئەمانەتە و حەقیانە حەقی خۆیان وەربگرن بەس هاوکات ئێمەش حەقێکمان هەیە مافێکمان هەیە ئێمەش هەندێک پیرۆزی و قودسیەتمان هەیە من مەبەستم ئەوەیە مامۆستا ڕەشیدی فەیزی نژاد ئاڵا و خاکی کوردستان چەندە بەلاوە گرینگە کە عمرێک ئەمانەتێک لە لای خۆی پاراستووە بەس ئێستا ئاڵێت فەرمونون ئاڵای من سرودی نەتەوایەتی من بەڕەسمی بناسن تا ئەو ئەمانەتەتان تەحویل بدەم یعنی من بەبەستم ئەوەیە نیشان ئەداتن
آلای کردستان سرودی نتوی کردستان خاک و گلی کردستان للای جناب توا چنده گرینگ و جیبا یخن من ئەمەش تەواوکەری قسەکەمە بە شەهادەتی هەمووتان من پارەدار نیم خۆک معاشکی تەقاعدی بازشتگی وەرەگرم زۆر کەم بەڵام لەگەڵ ئەو فەقیریەشمان کە لەعانیشی کێشم ئێسش دەست بە یەخەم برادرانی کە لە فەرنانەژین ئەزان کە ڕاستەکەم معاشی بازشتەیە کە کاری بۆ شێوەی نەکردوێ کەمە وەلە بەو حاڵەیش بە شارەتی هەمووتان نە 10 ملیارد نە 20 100 ملیارد یۆرۆ نە دۆلار 100 ملیارد یۆرۆشم پێ بدەن بە پارە من ئەو سرودیان پێ نادەم و نایفرۆشم ئیلا بە نەشیدەکەی خۆمان کە بەڕاستی بیناسن لەگەڵ ئاڵاکەمان جەنابەتەکەم مامۆستا بە خۆڕایی پیان دەدەم پوڵێکشان بۆ خەرجەکەم بۆ ئەوە چونکە موسیقەکەی لەسەر شانی خۆمەگرم موسیقاکەی خۆم ڕێبڕەیەکەم ستۆدیۆی تۆمارکردنی ئەوە خۆمەیگرم بەکرێ لە فەرلەند بەڵام بە پوو بە پارە تا مافی ئێمە بەڕسمی نەناسن بە 100 ملیارد دلار لەم بێ پوڵێمە نایکەم بە خوێنی شەید قاسم و نایکەم بە 100 ملیارد وەلێ ئەو بە مافی من بناسن من پارێکی لە خۆم خەرجەکەم بە خوێنی شەیدا لە گیفانی خۆم کەسر و هەمووش لە پای خۆم هەموو شتێک بەو ئاواتە دژمن گوێی بیستی پەیامی جەناب مامۆستا عرضمان بێ لە خزمەت جەنابەت ئەگەر ئیمکان و مەجال هەبێتن با ئێستاش گوێ بیستی موزیکێکی جەنابەت وی بێگومان بینەران و بیسەرانمان تامەزرۆن چون ڕۆژی پێشبرگەیشە من پیرۆزبایی یەکەم هەم لە ئێزدیەکان هەم لە پێشبرگەکان و هەم لە ئەو کەسانی ئاڵای کوردستانیان خۆشێ سرودێکی پێشبرگە ئەمە دومین سرود لە ژیانمان دروست بکرێش نەشیدی ئەوەڵ دروست بکرێ بە کەسانە تردا گۆرانەکەیان وت خۆم نەمکوت ولی ئەمەیان خۆم وت ئۆی باهاتنەوە پێشمەرگە شۆڕژگێ و قارەمان واهاتنەوە پێشمەرگی شۆڕژگێ و قارەمان جێشانە زین بۆ گشتمان هەر وەک شێر هاتنە مەیدان خۆی شانازین بۆ کوردان هەر وەک شێر هاتنە مەیدان ئازا و خێرا و چالاک و هەر شیفتەی شاخ و هەردن ئازا و خێرا و چالاک و هەر عاشقی شیرە و هەردن دڵسۆز بۆ گەل و هۆز و دژ بە پیاوی نامەردن دڵسۆز بۆ گەل و هۆز و دژ بە پیاوی نامەردن وا هاتنەوە پێشمەرگی شۆڕژگێ و قارەمان وا هاتنەوە پێشمەرگی شۆڕژگێ و قارەمان جێشانازین بۆ کوردان هەر وەک شێر هاتنە مەیدان هۆی شانازین بۆ ئێمە هەر وەک شێر هاتنە مەیدان بترۆری هەڵێیانمان لە ئۆتریش و لە ئاڵمان
لا تركيا وكردستان عراق وسوريا وإيران بزندان وزخت وزور بأشكنجة وإعداما نيشان ياندات هاتشني تترسن دجمناما نيشان ياندا كلمة تترسن دجمناما وهاتنا وكش مرقي شورز بي وكارمان وهاتنا وكش مرقي شورز بي وكارمان جيشان زين وكردان هر وكشر هاتنا ميدان وشان زين وكيما هر وكشر هاتنا ميدان دەستت خۆش بێ مامۆستا ئەو پەنجانت هەمیشە زێڕین بێ هەمیشە تەندروست بیت هەمیشە ئاوا پڕوزە بیت سپاس بۆ حەماسەتت کە ماوە سپاس بۆ ئەوەی کە ڕاتکێشای بۆ دنیایەک پڕ لە خۆشەویستی پڕ لە گیان فیدایک پڕ لە ماندوو نەناسی بەرامبەر خاکی پیرۆزی کوردستان پێشمەرگە ئاڵا زۆر زۆر سپاس ماندوو نەبیت مامۆستا دەستێ بە خۆش بیتن ماڵەوە سەد جار ئاوا مامۆستا ئەم ڕێزە بەرنامەدا دیسان بێنە خزمەتە جەنابێت تەنها ئەم هەواڵەی دیکە وەرگرن مەدوێتن حتا داویا بەرنامەی مامۆستا بمەرەبیتن بەڵێ دەست بەرداری یعنی نەشێن ئیلا مامۆستا دەبێت مامۆستا حتا داویێ ئەم بەرناتەن ئاوان خان مامۆستا دەستمە دەرکەویت ئەم نەشین پەیداکەن مالەتە سەجارەوە مامۆستان پڕنۆژێت بەم بۆ مازنەهیاتە بۆ هونەراتە مالەتە سەجارەوە ئەمێ دیسان بگەڕێنە خزمەتەتە سادق شوێک وەرگری من و تۆ شتی جوانمان گوێ لێ بوو ڕەنگە نەوەیەکی نوێ تازە کە پێگەیشتووە وەک پێویست ئاگدار و شارەزای نەبێ لە مێژووی ئاڵای کوردستان لە مێژووی دەستنیشانکردنی ئەو ڕۆژە حەزەکەم بەیەکەوە دەردەشەی ئەو بابەتەش بکەین بۆ ئەو وەکوتم ئەو نەوەی کە ئەمانیش حەقی خۆیانە ڕەنگە کاتیان نەبوو بێ خۆت زۆر جار سەرچاوە لە بەردەست نەبوو بێ حەزەکەم خۆت لە پاشخانی زانیاریەکانی خۆتەوە هەندێک باسی ئەومان بۆ کە مێژووی ئاڵای کوردستان بۆ کەی دەگەڕێتەوە چۆن گەشتین بۆ ڕۆژەی کە ئەم ڕێکەوتە دەستنیشان بکەین قۆناغەکانی دەستنیشانکردنی ئاڵای کوردستان و ڕەنگەکان بۆ چ سەردەمانێک ئەگەڕێتەوە حەزەکەم لە زانیاریەکانی تۆ و لە پاشخانی زانیاری تۆوە گوێم لێبێ بله آوان خان دیاره کو دیسان ناوی آلا کردستانی هات دیسان روژا آلا کردستانی جده جو همه حوالی دی بیروز بیدن نخواست ما هفین کو روژا گل روژا خبات کرنه بوی کو آلا کردستانی هر بلند بمینم اگر هم بخوازن قالو باسا آلا کردستانی بکن هم دکارن حلبت بکرتی اگر هم بخوازن بکرتی نوا چند دقیقات هم باسا دیروگ آلا کردستانی بکن او پشک دبه سر دو پشکان پشکک زمانت زور کفنار و در دورن هم دشن بیجن دولت آمادان بویا و آلی دیگه جی مثلا همچین باسا دوران بجمتا ایوبیان و کریم خان زند و 100 سالا بیستان او شورشی کدو کردستانی دا چی بونه البته بنگه هکی فرمی چنینه که جه باوری بیتن لیده بجن دما دولت آمادان ده سالا ده 700 سالی ها بری زاینه دا چه بو ده بجن دولت آمادان وی شاخی خودی سمبول و آلا خوابون ده بجن آلا وان جسه هلین سور زر و کسک بیکتاد که هلا سور لجور هلا زر لناوک و هلا کسک لبنیه بو همشن بیشن وک ایرو روژه آلا ولاتی بولیویا یا ایرو روژه و شون دا هم اگر قونها بیشمت بری زاینی کد بیشن دولت آمادان خودی سم همایک یا آلا یکی بود ترسی بود لی پشتیوان او کو دیرو که داده باس کردن وک آلا کردان هم نبیشن کردستان وک آلا کردان دین نافدار کردن آلا ایوبیان بویا ل ایوبیان دیار بکر
فارقین مسیبین شام و یمنک و اوان دستسالتداری هبو اوان هر یکی جخوا طرز آلایک یا بجمت آلایکی جدا هبون لی دماکو صلاح الدین ایوبی بجن گشت دستسالت همو ایوبی خری سرهف کرن و آلیت وان همو خری سرهف کرن آلایکی نمازت چکش بو ایوبیان بجن آلا صلاح الدین ایوبی لی شاخی کسک بو و لسر دو هیلان به خط رش هاتبون نویساندن لا اله الا الله و جویشون دا دبیجن دم کریم خان زند و مالباتاوی ده سالا بشمته در دورین 1705 حتی نیه 1794 یا زاین ده ایران دا دست حالات داری و حکم فرمای ایران بون دبیجن ویجی آلایه که نمازه بخواه بو حکومتا کریم خان زند و کرد بو دبیجن آلاوی به طرز سه کنج یا بیش مثلا مثلث هبو و راغا هر آلیه که مثلث خطکی کسک هبو و ناوا و مثلثه داجی شیر کبو لپشتا شیر رسمی طاف یا روژه هبو و جویشون دا اگر ام بخوازن باس آلا کردستان بکن گره ام وگرن بهن بو 100 سالا بیستان 100 سالا بیستان دماکو بجمت سالا 1919 لی استانبول هم روژن هزرین کردان خیلی سرهف بون و ریخستنا گوما جواده چه کرن که هن روژن هزرین کرد بون لی استانبول داخازا سرخوبونا کردستان دکرن وان آنین آلک شورشا کردان کردستانی را چه کرن که ده گوتن وک آلا ایرو روژه بویا جه رنگین سور و زر و سپی و کسک بکتاد ده سالا بجمت 1921 دا اگر از شاش نبم دمال در سیما باکور کردستان شورش چه بو کردن کوچگیری نخواستن بشنبن دست حالات داریا ترکان و حزو داخاز و ظلم و بیدادیا جان ترک و آتا ترک قبول نکرن جان ترکان و آتا ترک قبول نکرن وان دست به شورش کرن جبو سرخوبونا کردستانی وی شاقیشی وان آلک هلدا بناو آلا کردستانی که ارزی خدمت تبکم کو اوجیج هر او آل بویا کو جوات ریخستنا جواکی یا بجمت ریخستنا جواکی یا استانبول او وک آلا کردستان دیهاری گربون جویشون تا دماکو ده سالا 1922 3 اکتبر گردنامه آزا که اگه مشاش گوته بیتن از باورن 3 ایلولا سال 1922 دماکو انگلیس نچارمان جبر روشا عراقی نچارمان شیخ محمود لانگلیس وگرینن باجار سلیمانیه و شیخ محمود زور زوی برنگاری انگلیس او نچار کرن لباجار سلیمانیه در کون هر ده اکتبر اوی ساله دا شیخ محمود حکومت کردستان راگهان دماکو شیخ محمود برزنچی حکومت کردستان راگهاند وی آلا کردستان هلداکو جه بجمت عرض یا زمینه کی کسک بیکتاد و دناواوی زمینه کس دا دایره یا گردیله کی سور هبو و دناواوی گردیله دا جی هیوه کی سپی هبو و شون دا دماکو شورشا 1925 بر بریا شیخ سعید پیران لباکور دست بکر شیخ سعید پیران جی هر اوش آلا کو بجمتا ل استانبول وک آلا کردستانی هاتبو پجراندن جه آلیه هن روژن هزرا او آل هلدا البته جگور نویسه کی نوردین زازا او دو بیجه کم بچاوی خوادی تیه دماکو شورشا 1925 بر بریا شیخ سعید پیران چیپو وان آلا ترکان هلدا و راکرن و آلا کردستانی و به طرز نهاب و بهن بغارتن نهور لجه آلا ترکا دانان و جویشون دجی که ام باس بکن باسا دیرو که آلا کردستانی از باورم گره ام بشتن باسا شورش و کاتکی گلکی بله کاک صادق من لا بشكي دن ديمو نك او تاريخا هي جاي دنهم لسرخط
من دێمە وڵات هەم ئەچینە لای ئەوەی کە بۆچی ڕەنگەکان چمانایەک و ڕەمز و هێمایەکی هەیە پێم وا بێ دوای ئەم گفتوگۆ باڵکێش و پڕزانیارەی تۆ ئەچینە خزمەت کاک هیواشوانی ئەچینە خزمەت ڕۆڵێکی بابە گوڕگوڕ و کەرکووک و هەموو جوانیەکانی کوردستان کە ڕەنگە ئەگەر بۆ من کە لە ناوچەیەک یان لە شوێنێکی تر بم باسی پیرۆزی ئاڵا بکەم لەژێر ئەم هەموو مەینەتیانی کە کەرکووک بینیوێتی ئاڵای کوردستان ڕۆژی ئاڵای کوردستان باسکردن لە ئازادی باسکردن لە ڕۆژی ئاڵا بۆ ئەوان زیاتر مانای هەبێ زێدەتر بتوانن شاناسیەکانی خۆیان دەرببڕن کاکی واشوانی ئامادەیە ئەگەر ئامادە بێ ئەچینە خزمەت دەنگ و ڕەنگ و سەدای بابە گوڕگوڕ بزانین کاکیوا لەم ڕۆژە پیرۆزەیە کێ چی بۆ ئامادە کردوین چ پەیامێکی هەیە بله بابا خان که هیوا ها که هیوا چاو دل من رون تو خیر به زور سپاس آلا کردستانی جدا پیروز بیتنی جا آبان خان دست بابا رزمه که هیوا چید از زار ببم تو نبو بی که هیوا پیشمرگه بویا یکی پیشمرگه زور سپاس کاک صادق آبان خان رز و حرمتی دنگی من باشه بله که هیوا دنگی دتیل کرد زۆر ساف و سڵاڵە کاک سادق هەنێک وشەی هەیە لەسەر تۆ دیارە ئەو زیاتر ئاشنایە بە مێش و خەبات و کەسایەتی تۆ با گوێمان لێبێ ئینجا یەینەوە لای بەڕێزت کاکی آوان خان که هیوا لدور و ام نشین بجمت حکم بدن یا داوریه بکن قضاوت بکن سر که هیوا دما کتل نزیک دی پیر خبر دی تجیج حسین نتوی تجیج شورش تجیج خبات بجمت هر تم پیش مرگه هر تم چکل شانه هر تم بجمت لهر داری بیتن چه بده هر در اروپا تو که هیوا ببینی همه دبیجی پیشمرگه یا کردستانی او دیسان شورش را بویه و بجمت که هیوا حاضره به تفنگ و چتک خباته یعنی پیشمرگه که به رحکی پیشمرگاتی به ایراده کی پیشمرگاتی تجیه که هیوا تجیه بجمت لمهربانی دلوانی زانیاری حسین نتوی کرد پروری اجا همه حسیت به یه جوان هنج و خواندن حلبست بودن خبردانی دا که هیوا بدیتن آتا ام پرشاد دکن تو خیر به بناف و مامت رونی دا جباتا من زۆر سپاس کاکە سادق بۆ ئەو هەستا پرسۆز و سپاس بۆ خاتوابانی بەڕێز و ئازیز سپاس بۆ کوردی تۆ بۆ ئامادەکردن و سازدانی ئەم کۆڕە شعریە بۆ هەموو ئەو دۆستانی کە گوێیان لێمانە لە پێشەکی ڕێز و سڵاو و خۆشەویستیم بۆ سەرجەم کوردستانیانی ئازیز لە هەر جێگایەکی ئەم جیهانە بن ڕۆژی ئاڵای کوردستان پیرۆز دەکەم لە سەرجەم دڵسۆزانی ئەو ئاڵایە و ڕێز و حورمەت و سپاسم بۆ دڵسۆزیان لە هەر جێگایەک بن سەری ڕێز و نەوازش دادەنێنم بۆ کەسوکاری سەربەرزی شەهیدەکانمان لە هەر جێگایەکی ئەم جیهانە بن بێگومان ڕۆژی ئاڵای کوردستان پیرۆزێکی تایبەتمەندی هەیە و ئەوانەیە کە پێم وایە ئێمە لە هەر جێگایەکی ئەم جیهانە بین ڕۆژی ئاڵا و ئاڵای کوردستان بۆ ئێمە چونکە ئێمە وەکو بە تایبەتی کوردانی هەندەران لە هەر جێگایەک بیکابینی وڵاتان چەند ڕێز لە ئاڵا و سیما و هیماکانی خۆیان دەگرن چەند دڵسۆزیان بەرامبەر بە ئاڵاکەیانە بۆیە ئێمەی کوردیش دەبێ بەو هیممەت و بەو جۆش و خۆشەوە ڕێز لە ئاڵاکەی خۆمان بگرین و ڕێزی لەو ئاڵایە بگرین لە هەر جێگایەک دابین و توانین ئەمێوارەیە من پێم وابوو دەتوانین بە شێوەیەکی تایبەتمەندی هەموو ئەو دۆستانە شارەکانیان هۆندراوەکانیان لە نێوانی با بڵێن نەتەوەییدا بوو پێم وایە تێک هەڵکێشێک بکەین لەسەر ئەوەی کە
ئێمە ئەمیوارەیە بتوانین هەم باڵین هۆنراوەی نەتەوەی پێشکەشی بە دۆستانمان و هەوادارانمانەوانەیە کە ئێستا ڕاستە خۆ دەمان بێدن هەستێکی جیاواز بن. سوپاس بۆ ئەوەی کە کات و ساتی خۆتان بە ئێمە بەخشی ڕێز و حورمەتمان هەیە بووتان. من دەست پێ دەکەم بە چەندین با بڵین چوارینە تەقریبەن بۆی کە زیاتر چۆش و خڕشتی کەبێت لە کۆتاییشدا دانێکیان دەنگشارێکم تۆمار کراوە کە ئەمەوێت لە کۆتاییدا پێشکەشیەوەی کەم کاتێ تۆ بەدڵ نێوان نەبی هیچ پێویست ناوکە بەجەستەلامبی ئەگەر دڵی تۆ لە من تۆرەوە بێ بەجەستەشلامبی هیچ فایدەی نابێ. بەسیەتی ئیتر تاکەی وا دۆم بم هەر دەربەدەری عەجەم و ڕۆم بم لە ناو یەکتردا خەریکی خۆم بم بەرامبەر دوژمن وەک گیری و تۆم بم لە کرداری ڕۆژ وەک گیری و تۆم بم بە یەک ڕەخنەیە لە وێنەی بۆم بم بۆ هەر خەریکی مێژووی پڕشوم بم کاتی هاتووە خاوەنی خۆم بم. ئێستا کام پەخشان هەیە نەیگریان دەبم کام زریان هەیە نەیخنکان دەبم کام ئاگر هەیە نەیسووتان دەبم کام دەریا هەیە نەیخنکان دەبم. هەواڵت دەمێکە لێت نەپرسیوم لە هەواڵیشم نازانی ڕەنگە ئێستا زۆر شت هەبێ لە ناخدا بە پەنهانی چاوەڕێبی تاو کاتەی دەگەینە یەک بە ئاسانی باوانەکەم کام دڵ هەیە کە بتوانێ وەکو من دڵی چەند جۆر و بخاتە ئەپرۆ لە فرمێسکی کام چاوانی منە بڕوا بکە بیرت دەکەم دەمێکە هەواڵی تۆم بە وشەیەک جێت دەهێڵم خۆشمەوەی هەروەکو خۆم بە وشەیەک جێت دەهێڵم خۆشم دەوێی هەروەکو خۆم. ئەم هۆنراوەیە لە کاتی ئەوەدا کە بۆ کۆبانێم نووسی من کۆبانیم جەستەی زامی نیشتیمانم من حەمرینم دوا سنووری کوردستانم دیار بەکرم دەستە خوشکی سابڵاخ و بۆکانم لە ئێستادا جەستەی زامی ڕۆژاواکەم لە ئێستادا جەستەی زامی ڕۆژاواکەم دڵی گەل و دڵسۆزانی پڕکرد لە خەم هۆ کۆبانێ ئەی ڕۆژاوای وڵاتەکەم هۆ کۆبانێ ئەی ڕۆژاوای وڵاتەکەم ئەی شەنگالی دەستە خوشکی هەڵەبجەکەم ئەی شەنگالی دەستە خوشکی هەڵەبجەکەم ئەی حزب و لایەنە سیاسیەکانی کوردستانم ئەی خاوەن ئاڵا واڵای سەر بنکە و بارەگاکانم ئەمڕۆ ڕۆژی هیممەتی یەکریزیە بۆ کوردستان شان بەشانی یەک بجەنگین بۆ سەربەخۆیی نیشتیمان. چەند لاسارە چاوەڕ مەترسی
چەند لاسار و چاو نەترسی هەر لە هەواڵیشم ناپرسی دیارە لە خۆت بایی بووی تا سەیرە لە غەزەبی دڵم ناترسی نەبۆ تاج و نەبۆ پلە و پۆ کورسی نەبۆ ئاو لە تەنان و سکی برسی بۆ دیداری چاوی مەستێ کە ناوت هات لەو کاتەدا ترپەی دڵم هێواش هێواش بۆ چەند ساتێ ڕادەوەستێ کاتێ هاتی تەنیا وەرە کاتێ هاتی تەنیا وەرە گیانە بە کەس پێت نەزانێ هێندە بێدەنگ بێدەنگ دەستانت لەسەر چاوانم دانێ بە ئارامی ماچم بکە و با چاویشم پێی نەزانێ بە ئارامی ماچم بکە و با چاویشم پێی نەزانێ ئەزانی بۆ شیرینەکەم سەردەمێکە فریشتەیان کردووە بەدناو لۆمەم مەکە ئازیزەکەم متمانم نەماوە بە چاو وەیە من پێم خۆش بوو بەم چوارینانە دۆستان و ئازیزان ئێستاش دەنگێک خۆم تۆمارم کردووە هیوادارم هەم توانی بێتم ئەو دەنگا لە ڕاست ئەو ماندوو بوون و ئازیزانەدا بێکە گوێی لێ بگرین پێکەوە ئەگەر دەنگەکە باش بوو کوتەمەندراوەکەم سوپاسی ئامادەبوونی هەموو هەواڵ و برادرانی لێرانە بە گشتی ئەم ئازیزانەکەم ئێستا بزانی چۆنە دەنگ باشە باشە هیوە شوانی خوێندنەوەی داین هیوە شوانی بەداوا ئەی تۆ نەدوێت ئەی تۆ نەدوێت دەبمە چرا بۆت هەموو شەوێ دام گیرسێنە ئەی تۆ نەدوێت دەبمە چرا بۆت هەموو شەوێ دام گیرسێنە لەگەڵ تۆدا منە سووتێر تۆ بمدوێنە ئەی تۆ نەدوێت دەبمە خەیاڵی شیعرەکانت ئەی تۆ نەدوێت دەبمە خەیاڵی شیعرەکانت ئەی تۆ نەدوێت دەبمە فریشتە و هەموو شەوێک لەگەڵ دیمەنی شەوانی خەیاڵدا دێمە میێوانت ئەی تۆ نەدوێت دەبمە سێڤەر ئەی تۆ نەدوێت دەبمە سێڤەر هەموو ژیانم بەدواتەوە ئەی تۆ نەدوێت دەبمە سێڤەر هەموو ژیانم بەدواتەوە لەگەڵ هەر نیگایەکی تۆدا تەماشاکە و لەولاتەوە تەماشاکە لەولاتەوە ئەی تۆ نەدوێت ئەم شەو دێم و لێوم دەخەمە سەر لێوەکانت ئەی تۆ نەدوێت ئەم شەو دێم و لێوم دەخەمە سەر لێوەکانت تینێتی ژیانە دەشکێنم
هزاري لدلتا بليوان دليل أي تولد تخوش وستيدا سوتين أي تولد تخوش وستيد أم سوتين أم دوريت فرميز كيشاو وكبارات أبارين أي نازاني يستشو لتنياينا خيال أي نازاني يستشو لتنياينا خيال لبيت ويدا خوش نازان لك كوكبي دنياي بتألم أي تولد دب بينوسي دست شعر بواش قان دنوسي نوا أي تولد دب بينوسي دست شعر بواش قان دنوسي نوا هنجو جست يدك إلي بو أبدك جانا بينوا بو أبدك جانا بينوا زور سپاس کاکی واگیان دەست خۆش زۆر سپاس دەستت خۆش بێ. بۆ ئێوە و هەمیشە بۆ پڕبی بینەرانی لە خۆشەویستی پڕبی لە عەشق پڕبیت لە وشەی جوان ماندوو نەبی ژیانت تەژی بێ لە عەشق و یادەوەری جوان دەستت خۆش بێ کە لەگەڵمان بووی سپاس زۆر سپاس کاک سادق جان كاكي هوا فقط متخصصان عرض و عدم هبید خدمتات پیروز بیتن روژا پیشمرگه جتا پیروز بیتن روژا آلا کردستان جتا هویدکم هر تم لهر در جهان به ساق و سلامت و لش ساق و کیفه مالات صجر آوا سپاس دکم سپاس بۆ ئێوە و سپاس ئاوان خان سپاس کاک سادق سپاس بۆ ماندووبوون و سپاس بۆ ئەو بینەرانە کە لە هەر جێگایکی ئەمتیهانەوە کاتیان بە ئێمە بەخشی و ڕێزیان لە ئاڵای کوردستان و ڕەمزینەتەوەی کوردستانی بوونی خۆیان گرت سپاسیان دەکەم ئێوارێکی خۆش سپاس کاتیوا آوان خان از باورن در ریزی دا هلبت خبرکی زور نخوشمه به هیز دبیجن که رسول سلطانی مخابن جبر سبب و اگریت تکنیکی نکاره بمره بشکدار به لی ام هویدکن لهر دراوی جیهانی و لشی و ساخ و روژاویا آلا کردستان پیروز و روژا پیشمرگه چه پیروز بیتن ام هویدکن که شو قودمکی خوش بیتن لبلا نصیبتن کرونایجی دور بیتن چینا دف نجاح حفاق بله از باورم آوان خان از باورم حوالا وصا ریز برنامه دانه اکوام امی موزیکه که گهداری کن موزیکه که کرد او جرمی بشتنا خدمت خاطوا هجا امی ورگرن نجاح هواک امی ورگرن و صح و حسیت و جی مفاحی ورگرن و موزیکه که کم کرد گهداری کن امی بگرن خدمتا خاطونه
بله آوان خان از باورم که خاتون هری هجا برز هلبستوان از باورم پاریزوان جی او جری که می گهداری کره که می اتاقا بودا فرمانی اگه بکارن خوشکام یا هجا بینن به مرا بکنه حوال لسر شاشه بله خاتو نجاح و واکات خوشکام چاودلی مرونی روژا پیشمرگه روژا حالا کردستان جده پیروز ویدکم لشیت ساخ و هون هر دریبن ساق و سلامت بجین هر تم دفت بکنی بن انشاءالله. ایوار باش سور بخیر بیت خاتو نجاح ترجعوا ایوارا و توا بخیر به گلک سپاس که صادق خوشکا آوان لسر وی و خوندنا ها واز في روجي الإخوة واللواء والحمي ملتي كرد بيروز دكم روجا على كردستاني وهيفي دارم قو آلها نتني لسر خاكا هريما كردستاني بلند ببي ليبلي لسر حمي پارچين كردستاني لسر حمي خاكا كردستاني بلند ببي آلا بيروز ياقو بسايا پیشمرگا وبخوينا شهيدة هاتيا پاراستن دیسا ادوا پیروز دکم الخوجی پیروز دکم گلک سپاس سپاس دکم خوشکا هجا آوان خان از باورم که خوشکام نم میرو روشی البته لأوجی لهندرات جیتن لنروی ولات جیتن لی از باورم ما تو کردک تونینه یعنی داره زوره نخاره بیتن لی از باورم خوشکام قد تجار سر بزرگ داره نتواندیه او جوری که از نجاح خان دناسم حد زاروتیا خدا به آریکاریا بری فری خواندن و نویسینا کردی بویا از باورم لریا باوی خوشی فری بجمت کلامت کردی هلبستین کردی وک شاکرو او نبویا یعنی از باورم زیده باندور صدانه او جوری که از نجاح خان دناسم لی نجاح خان نهاجی از باورم که خباتکاره کی مافی مروفایا یا مافی سویلا نهاجی هر تم ده خبات دا نخواست ما جبود ده بیخما رزگار بونا جنا خلاص بونا جنا دبن ظلم و بیدادی یا مروفاهی یا ایرو روشین نخواست ما هر تم ده خبات دا او پاس بشمت چلنگ بونا دا پیروز دیگم ناجح خانم هویده کن تو هر تم دخباتا خواهد کاری خواهد سرکفتی بی لی دپی چوان خوشکا آوان ها هم بچین گهداری ها ناجح خانه بکن هم بزانن که باخچکا ناجح خانی دا چه هیه بو ما بو ویروتا پیروز بله گلک سپاس دکم لسرفان گوتنین هیجا راستیجی ام يعني أجي وكفي ملتي بنابر مخابن يعني كرد روجا روجدا دبن زوريدا ودبن سردستيه دا للتجارة أم سرقنا جمينا هجر بنابري لما ببي وك دريك جو أم خو زاروك خوا ببن جهكي آرام جتنجو توبان ينجبو دبن دستي زورداريا دجمن لبلي أو هستي كردواري هستي مروفاتي ناهي لغو يك راوستي دوی هردم راستی ام راوستاندن کری منای وکو ملتک و چابی ویتمی تهنج آزادیه را راستا گوت از الویدر الولات ألمانيا دجم ولات دجيم ولات بنابرية لأفجع فيا انترنت يا وكاغوتي هشتيا جو ملت تم نيزيكي هفدو بي چالاكيا دا كارو خباتي دا وهر وهاد وهالكفتن فيروز وك آلا كردستاني وك روجا ريفرندومي وك روجا همي روجن فيروز يگو جملتي مرة قلكي گرنگن وهر وهادي سا چالاكيه مجبوي جنان از وك جنك كردم از تميج آزاديا جني از دخوازم و از تيدا كارو باردكم از وهوالين قا من الفيدر راستي أزيد هالبستان بيجم وقر درفتها يعني وقتها بهجرون بخازن ويعني أدارم زيدة ترجي أز بخوينم دريا ودا
ودبي چالاکیا هاتا از سلاو و رێز دکهینم هەمی بینەرên هێژا گۆ نها ئیرۆ مەتامەشە دکەن و ئەم هێویدارن گۆ دەمەک خۆشمەرە دەرباس بکەن و ئالا کوردی وە پیرۆز بکەن. سپاسکەرم کەم. کرمدار بێ. هەلبەستا من بناوێ ئەم کوردن. ئەم جوان ملەتێ بندەتن، ئەم خۆی کولتور و هەلبەستن، خۆی بەترۆل و چیا و زەوی و بەستن، بدیرۆکن بزمان و هەستن. لێ مخابن ئەم بێدەنگن بێ هەڤالن، دجەنگێدا ئەم لاهەنگن، لەسەر ماسێ ئەم تم دشکەستن. دجەنگێدا ئەم لاهەنگن، لەسەر ماسێ ئەم تم دشکەستن، دژمنێ مەزۆرە، دژمنێ مەزۆر و سەردەسن، شەوات کوشتن وێراندن داربەکردن ژمەرە نۆرمالە. divê em têda mîna best bin. Divê em têda mîna bist bin, dijminê me dema me kujî ew çeleng û mêra. Geh sedama Erdoğan'a melaliya, yan jî Beşarê sikur şikestî. Heya kengî mîna Helepça, Kerkûk, Kobanê, Efrînê, serê kaniyê wê me biguvêşin, xwîna me bimijin. Jiyana me dest hilatkin, Kurdino dest bidin hev, li dozê xweyî derkev. Bi salogana welat rizgar nabe, divê xwe bigihînin hev. û ticar nebêjin em tune ne, em hene, em tim hene. Demek em ê Kurdistana hêja azad kin tev, û ala kesk û sor û zer û spî bilind bikin li ser xaka Kurdistanê bi roj û bi şev, bi roj û bi şev. مالەتە ئاوا خاتووینا بڕێز سپاس بۆ سەحوە هەستین تەیە نازەیەک هەلبەستە تەیا بها گرینگ و بها گران جهێ پیتە بێدانێ خوشکا ئاوان خان ئەس باوەڕم مە هێژ دەم هەیە ئەم خزمەت خاتوو نەجاهێدا بن نەوسایە ئەم وسا هێدی هێسان دەوژێ بەرنەدەن ئەس باوەڕم هێلا ئەم تشتا ژێبستینە ji ber ku bi bawera min sehêt wê hestêt wê hêjayî wê çandêne em zêde xwe pêreman dîkin em israr bikin temena bikin beda wegotin biparênewe em bêjin rica dikin dîsan helbestekî diş. Spas dikim. Ez ê helbestekê ser penaberiyê bêjim, ser dema مرۆڤ دەژ مالا خۆ دبەردێ چ قاسی زەحمەتە. مالا من بەلێ مالا من گەلۆ تەئەجبیر کرم، بیرئانینên teyên germ hîna min dûr pêş dikin hêdî hêdî mîna sê leka sincirî min dibirêje. Guhê xwe pêl dikim li qîjên wan dîwaran û dik û nijim.
هەر شەب خۆ دگەڤێزم دناف خەوناندا هەیە خەون دۆستن دەست پێخوا بەر و هەیڤا لەسەر بانێ تە درێژ دکم هەیە تەلیên şevê ditevizin حەیرانە wê hilmê ez حەیرانە wê hilmê me ez şîrêz bûye li ser dîwarên dilê min çîrokên zarokan hîn veşartîne oda oda çîrokên zarokan hîn veşartîne oda oda dibakin kanî hûn em li virin û em li wirin nizanim îdî em li ku dêne ben dewarim dilwêranim mala min mala wan çavên şil dilê bike ser mala min hêlîneke biçûk e ji welatekî tim dinale ji welatekî tim dinale سپاس و دیسان سلام و حرمت مالا دست جر آوا نجاخان البته گوت پنابری و دربدری جا نجاخان مال بردان یا بشمت ولات بردان خانی بردان نتنی او درو دیواره بله ایجا بجمده بیرانین سحن خونن خیالن زاروتیه بجمده گنجاتیه او قاس بیرانین ما همه خانی ندشته که دیوار ندشته که آخو برچی بویه لی ما او سحید کو وی داره مانه او بیرانین وی داره مانه او روژن زاروتی لاویتی یا او روژن کو به باو و دیان به خوشکو بران وی داری در باس بونه او روژه کو دوان کنجه وی مالی دا خواندن هاتیه کرن بجمت روژت خوش و نخوش به مالباتی را هاتنه در باس کرن او نو ونا کرن هویدکم مالا هر کردکی لهر در جهانی بیتن هر تم آودان بید آلا کرده هر تم بلند بیتن کردستان هر تم آودان بیتن هر پنابر کرده بگره ولاتی خواه پیشمرگه گریلا شاروان لهر دری بن هر تم سرکفتی بن لسر دشمن و هر کردک لهر دری بیتن ایشالله به هیویه ده بگجید یا حزدکت و حزدانیا آودانیا کردستانیا مالا وسط جرا سلاو و حرمت بودتم مال باتی دست خوش نجات خان خامت رنگین آودان به و مالت هیوادارم روشک لزیدی خود لواری خود ما گهداری تبکین به هلوزوانه جوانکانت سپاس که لگلمان بوی دست خوش آوان خان خبری خوش اوه کو که رسول سلطانی لبر تکنیک لبر اگر تکنیک سبب تکنیک نکاری بشکل بیت لی ام جی نهیلان ام تنی نهیلان ام لحلبست و صحت خواه به تنی نهیلان به ویدیو مرا شاندیه هلبست گوتنیت خواه شاندیه امی ویشون دا بلاف بکن لی ام پر نگران بونکو که هجار دهوکی جبر صادمین کو نل مالا و لسفری دا در راستی دا بیش مثل گرانه لسرادانه دور و بوده دیسان امتنی نهیلانه به مرا بشک دارد و از باورم نها که هجار حاضریه دکت بله که هجار به مرا که هجار صلاح و حرمت دیت من و هفکارا من آوان خان قبول که من دم باش روژا آلا کردستانی روژا پیشمرگه جده پیروز صلاح و ریز دنگی من تیت دنگی تتیکی من دنگی تگلک واسه صلاح و ریز لگیان پاک شهیدین کرد و کردستانی صلاحن تایبت و حرمت تایبت جبو همو گلو هیزین کردی که بروانی ایرو لآخا کردستان دکن و سر خو لبر آلا بلندا همو آلایان آلا بلندا آشتی و آزادیه آلا نتوابونا کردستانی سر خو البروید جمینم
سلاف لهر کردکی کو کردستانیه و ولات پارێزە بەری هەر تشتێک ئۆ سلااف لوە سپاس که هجار گیجا آوان خان که هجار هنرمندگی بر هجار از چند جا را بدیتین اوی شاد بومه همه از بیجم باخچکا که هجار توربکا که هجار هر تم تجیه گره بریا کو دستی مدادر که و ام جوان بگه بشینم شو برگاه دست مدرکات ایلاه گره و بودم زور شونا که هجار بحلین حتی جد کد که و تور رامه چه کم بزانه که هجار چه ده باخچکا خدا حیا جبو ایرو روژه کو بجمت جدو آلیا پیروزه جبر کو روژا آلا کردستانیه جالی پیروزه جبر کو روژا باشترین کرد نتوامه چلنگترین کرد نتوامه مرخاصت هری مرخاصه نتوامه پیش مرکنه لما بگمان او صحامنه یا که هجاره یا بجمت حوالی نل اودا فرمانه نه بجمت حوالی نکو اوید کو بجمت فدراسیونا کردیا فنلند کو او شوار خصنا صحوانه جیکو بله ام هر تم دهم بر آلا کردستان کرنوش دهم بر بلنداهی مزناهی هیز شیان نیتا پیشمرگ کرنوش دبن اجاکه که هجارم بزن که تبوب روژه چه هیا ام به گهداری کرن آوان شاد بن روژه آلا کردستانی روژه که پیروزه این حوجه سر واقفم گلک جبرکو روژا آلای دیاره خازم سترانه که بکم دیاری اگر در فتح بیتن تنید خازم بزانم دنگ و رنگ مدگیت و تمامی تمام از کردستانم بوکا جیهانم جهمیرانی شرگیرانم از کردستانم بوکا جیهانم جهمیرانی شرگیرانم کانیا جینه واره هبونل نویا وم روژه درتینم کانیا جینه واره هبونل بیا و روژه درتینم پیش کبن امسر فرازن ملت کردی پیش کبن امسر فرازن ملت کردی نامرن امده ببینن یک بونا کردی نامرن امده ببینن یک بونا کردی آی یک بونا کردی ایوی دارم به دلیوه دارم اون شی راضی بن هرچند از دنابا عربی دامه و از استانبول ما صلابت مجورا جویر حتی مصطفى دلال جي حواله کی میا صلاب ریزنه خلکی روحایه بله جا آوان خان البته لما باشتر دزانه باجار استانبول یکه که جوان باجار کوپشکا هری زورا دیاسپورا کرد لیدشی پیتری 3 میلیون مرفین کرد کرمانج لاستانبول دشی هفی دکم او همو لبلاو نصیبتا دوربن که هجار و که میه پیرجی ام هفی دکن لبلاو نصیبتا دوربن هرتم ساخ بن از باورم که هجار به پیلان خواهی خسته بیش مبتا سفری و گرانی بوی که ام زیده تشتا جینه استینن دمت پیشی داد روژن پیشی داد برنامه پیشی داد بگمان گره اموی بگرن و زیده تشتا جی بستینن جبر بود که هجار دهنه را خدا پر زنگینه اگر گوتنه هبیتن ام بیجن نخوابی از باورم ام زیده که هجار و حوال و هفرویه توی نگرن از گلک سپاس داری هم از گلک که خوش بوم که از روژه که واسه پیروزت گلوه بجدار بوم هم دنگین و هم هلوستین بشید کردستان سرکفتن جبو
هەموو کوردستانیا سپاس بۆ دەژی سەرکەوتن تەلەژی هەرۆسەکێکی gelek ماڵەتە spas ساجار ئاوا gelek خێر و spas سلامەت سەرچاوت من زۆر سپاس بۆ کاک هیوا کاک هێژار. هەژار بەڵێ کاک هێژار کاوکی. کاکەژارش هیوای هەیە ئەوە گرنگە بەڵێ کاک هیواش لە پێش ئەوە بوو بەڵێ بەڵێ ez bawerim avan xan hin çawa dibînin eger kekê reuf nebîtin ez ne ez bawerim em kekê reşîd dest xwe dernaxin kekê reşîd me bîra bijme te vîolona vî dengê wî kiriye em kekê reşîd dîsan wergirin mamosta reşîd dîsan silav û rêz سڵاو لەم لە دووبارە قوربانم دیکۆرم ئەوەز کرد دیکۆرم گۆڕا چونکە لە فەسا هاتە قەتکردن ئینترنێتم خراپ بوو وەێ هات ئێرەکە ئەوسا دەنگم خراپ بوو ئەڵام باشترە مامۆستا جاری دیکەش لە لای ئێمە هیچ عیبەکی نەبوو ئێستاش هیچ عیبەکی نییە و لە خزمەت جەنا بدەین قوربانم تۆ فەرموو مامۆستا پێم وایە با جان فەرموو مامۆستا سترانێک بێژم هەرچەند ئەو سانە بۆ ڕفراندومەکەم دانابوو کاتی خۆی کوردستانی باشوور کە بێت لەگەڵانە بەشدار بێت لێرە بەڵام من وەختێک ئەو بڕوام هەیە بەو سترانە و بەو سەربەخۆییە لە کوردستانی ڕۆژهەڵات کە ئیتر خوشکوبرایانی ئەوانی کە ئێرانچیتیان زۆر بڵاو گرنگە لەگەڵمانە تا لەحزەی کە لەگەڵمانە هەر خوشکوبرا بمێنن ئێوە پێم خۆشی بەڕاستی سەربەخۆی لەم حاڵەدا چونکە هەرمەرجەکە وایە کە سنوورەکان وا بێ کە ینی سنوور نەمێنێ لە بینە سا لێمە جیابینەوە چکۆڵێکێنەوە بەڵام ئەگەر نەسازان لەگەڵمانە بۆ خوشکبرای خۆیان قبول نەکردین هیچ چارەمان نییە ئیلا جیابوونەوە ئەم نەشی دۆم سودێشدانا بۆ ئەو ڕۆژە کاگە دیم هەن ناسازێن هەرە بدەین بەم سرودا دەستت خۆش پێم هند فرمێز چاوم هند فرمێز دەژێر چاوم من لە دووری من لە دووری دیشتما رشبو حنام لدومايا لديهمايا أم عوايتو أم هوايا سربخوي كور ببينم تاكو ماوم لم دنيا دين دفر مستين تشاوم هرب باراني بهاني من دوري مجتمعنا بيرو داواز بوم بجاموري هند فر مثل شاوم هر والباراني بهاده
من لدوري نشتمانم پیرولا واسبون بجاموري لدمايا أم عواتو أم هوايا لدمايا أم عواتو أم هوايا سرب خوي كرد بينا برل مرقم لم دنيا مايا دولتيشي كرد بينا كش دمرقم لم دنيا مايا چند خوشا سروتو سامانی خومن بخمن بی نگو گیسا نو تو غاسمن تنیا بو دا گیر کرن بی چند خوشا سروتو سامانی خومن بخمن بی نگو گیسا سروتو سامن هموی بو دشمنان بی هر نسیمی دایی کرنده هر نسیمی ظالمان بی لدمایا ام عوایتا لدمایا ام عوایتا لدمایا سرب خوی کرد بینم پیش لمرگم لم دنیا مایا دومتیچی کرد بینم بر لمرگم لم دنیا مایا زور لميجا شاوراني درفتيه وهليكي رايقيني سلب خوي كردستان مشقليكي زور لميجا شاوراني درفتيه باشو هليكي رايقيني سرب خوي ما في خوما لو قليتي لا دمايا ام عوايتا لا دمايا سرب خوي كد بينم حزلو مرقم لب دنيا مويا دوبتيشي خوب بینم حزلو مرقم لب دنيا مويا دست خوش دم خوش مامۆستا سپاس هەویدەکەم بە هیوایم تەمەنت درێژ بێ و بەیەکەوە ئەو ڕۆژە ببینی ئەوە هیوای هەمووانە دەست و پەنجەت هەمیشە وا پڕ بێ لە هونەر
دەستت خۆش بێ سوپاس بۆ شە جوانانە یەک دنیا کۆمنتی جوانت بۆ هاتووە دەستخۆشی باشت بۆ هاتووە لە کۆمنتەکان دیارە گوێگرانت بە هیوای بەرهەمی تازن و لەگەڵ وشە بە وشەی ئەم هونەرە بەرزەی تۆیە بە جناب و میوانە و بەشدارم بۆ خۆشەویستەکان با ڕابگەێنم من بۆەوە هەمیشە وکو یەکی نەڵێم هەمیشە سرودەکانم هێشتای کە زیند وێڵم فەرقی لەگەڵ کە بە سێدیە یا بە شتێک لەبەر دەست خەڵکایە لەبەرەوە تازەی بێت بڕێک ئاڵگۆڕێکی تێخەم لێرە هەستان بۆ کردو حتمەن لەگەڵ گۆرانی ناو یوتیوب یا فەیسبوک یا شتانە بڕێک گۆڕانی تایە بەخاتیوە کە لە بەرچاوی خەڵک نەکەوێ هەمیشە ئەوە ئاڵگۆڕێکی تێخەم لە گۆرانیەکانی خۆم بەڵێ مامۆستای هەر ئێستا ئاوان خان بان پرسیارێک بژمەتە تەماشاوانێنە پرسیارێکردن و هەندی مامۆستا لەسەر شاشیامێ پرسیاری مامۆستا بکە مامۆستا بینەران عرضەکەن دەڵێن ئەگەر ئیمکان هەبێت مامۆستا بفەرمێت ئەم شعری ئەم هونراوەیە چ شخصێکە این شخصێکە بنەوی ڕەشیدی فەیز نژاد مامۆستا ڕەشید فەیزی نژاد قەڵەمتان ڕەنگین دێ هەڵبەستەکە و ئاوازە و لەحنەکە و وتنەکە و کەمانەکە هەمووی خۆم هەر جوانی بله مامۆستا ماندوو نەبی دەستان خۆش بێت مامۆستا دەگەڕێنەوە خزمەت جەنابەت دیسان ئێمە زۆر ئەزیەتی جەنابەت ئەکەین و جارێ بەو جوانەش دەستبەرداری جەنابەت دابین و دەگەڕێنەوە خزمەتت بڵێ خچینە خزمەت بچینە خزمەت کاک ڕەعوف ئاوان خان بەس مە حەز دەکرد ئەس گۆهداریە هەلبەستێکی بکەم بدەنگێت تا ئەس باوەڕم هەواڵێتمان لە ئودا فەرمانێ بەرا خود دەنەمە بژمەتە وەکەوێک و بێژم بەلێ بەلێ بەخواسە ئەس باوەڕم ئاوان خان لە خواندنە هەلبەستەدا بژمەتە دەنگێکی پەرهێژە هەیە هەما بژمەتە کتێبێک کاغەزێک تشتێک دیوانێک بەردەستێتە هەبیتن هەماتەوە هە شعرێکی مەرە بخوێنە ئەم سپاسیەت زۆر سپاس دیارە شعرێکی زۆر جوانی مامۆستا حەمەد حەسەن لە بەردەستی من هەیە بە ناوی مارشی سەربەخۆیی هەرچەنە ڕەنگە من ئەزمونێک زۆرم نەبێ لەگەڵ خوێندنەوەی شاعر زیاتر وەکو ڕۆژنامەوان و پێشکەشکار کارم کردبێ لە بەرامبەر ئەم شعر و شە جوانە و هونەرە جوانانەیەم شوکێمان لێبوو هیوادارم ئەوەی منیش جێگەی ڕەزامەندی بێت کە سوپاس بۆ شە جوانانی مامۆستا حەمەد حەسەن هیوادارم لە ئاسوشەکان یابم بە ناوی ماشی سەربەخۆیی ئەیخانمەوە گەر ئامادە بن بە تەمەزرویە چاڕۆنی دەنگ و شێوازی بەیانتین فەرمەوە خۆن وەکو کێ و ڕەمزی بەرگرین وەکو کێ و ڕەمزی بەرگرین وەکو هەڵۆ بەدەم فرینەوە دەمرین وەکو هەڵۆ بەدەم فرینەوە دەمرین خوێنمان بڕژێ دەبێ بە گوڵ بۆ سنگی شاخ لەشمان بزڕێ دەبێ بە فەر بۆ کێڵگە و باخ بە خوێن سنوورمان کێشاوە بستێ ناگەڕێینە دواوە دێوی مەحاڵ کەوی دەکەین دێوی مەحاڵ کەوی دەکەین سەر بە نەیار نەوی دەکەین لە دڵمانەوە هەڵدەقوڵێ عشقی وڵات لە دڵمانەوە هەڵدەقوڵێ عشقی وڵات هەر دەبوو ڕۆژێ بەربگرێ داری خەبات هەر دەبوو ڕۆژێ بەربگرێ داری خەبات وەکو کێ و ڕەمزی بەرگرین وەکو کێ و ڕەمزی بەرگرین
وەک هەڵۆ بە دەمفرینەوە دەمرین. دەستان خۆش بێ، هیوادارم حەقم یابێ بە شعرەکەی مامۆستا حەمەسەی حەسەن بە ناوی مارشی سەر بەخۆیی کە بۆ من ئەحساسێکی خۆشی هەبوو وشەی زۆر جوان بوو، ئەوە زۆر زۆر گرنگ بوو. بۆ گوتنی زۆر جوان تێدا بوون، سەحێکی زۆر جوان تێدا بۆ ئیجا مادام دوور کرا دوورا خۆ ئاوانخان بە ئەژیوە گوتە هەما هەلبەستێکی بخوێنم بە گوتە ئەز نەژیوە گوتە بێمە گەڕێ هەوێ دەکەم بۆ کێکی ڕعوف مەمنوو کێکی ڕعوف نەگرتە بێتن گەردەنەما ئازا بکەتن بەس مادام ڕۆژا پێشمەرگەیە ڕۆژا ئاڵا کوردستانەیە بۆین دەبیتن بە گوتە ئەم ژیوە گوتە جەهدێ بکەن تەکوشینێ بکەن پێکولیە بکەن گوتە تشتێکیژی ئاڵێ خواوە گوتە پێشمەرگەی بەژن و باڵ و قامەتە پێشمەرگە بکەن. هەلبەستێکی هەلبەستانی بناو و دەنگ 400 ساڵیا بەریانها ژیا لێ 400 ساڵە بەریانها حەز و هێبیاوی سەرخۆبوونا کوردستانی تویە گلی و گازنجێ بە هەبوونە بۆ بێچارەتی بێ خودانبوونا مە کووردا لێ من ئەو هەلبەست نەهد بژار لێ هەلبەستێکی دیکە یا ئەحمەری خانی مەعانی ئەزێ پێشکەشیتە و هەموو تەماشەوانین هێشا دەکەم و هەوی دەکەم بدلێ وان بە مامۆستا ئەحمەری خانی وهە دەبێژەم ئەس چوومە باغێ سورگوڵان ئەس چوومە باغێ سورگوڵان وەقتێ سەحرگاهێ بخەف مندی سەدایا بولبولان داگرتبوون هەر چار طرف ئەس چوومە باغێ سورگوڵان وەقتێ سەحرگاهێ بخەف مندی سەدایا بولبولان داگرتبوون هەر چار طرف صوتا هزار و قمریان دنگ رباب و مغنیان تشبیه بزما بنگیان هف دنگ هف بون جنگ و دف هف دنگ هف بون جنگ و دف مانند مست و سرخوشان از چوم بزما مهوشان ابرو کمان و چاورشان جرگود منگر جرگودل منگر هدف پیکاند جرگی دلپری سنگ بوی سندو قابری صدقش حسنا دپری هیجال من کرب و گف هیجال من کرب و گف هیجال من بو کرب و کین ظاهر غضب باطن کنین لی غمزه یک دامن نهین عقل مدیسان گر تلف عقل مدیسان گر تلف دیسان حبیبا چاف بلک احسان دگل مبون گلک لو را دگل زلفین خلک آلوز مدینن قشت و لف آلوز مدیتن قشت و لف شتری و مشت و زلف و خال حمیان لسر رخسار آل وکرا هبون جنگ و جدال لک آلیابون صف بصف صف صف موی گریه جنگ هندک حبش هندک فرنگ وکرا براندن وک خدنگ وکرا هبون وان لافی لف وکرا هبون دعوا و شر دربون لمن کیپا تتر جگرا کرن قلب و جگر رهتن جدل خوینا بکف جگرا کرن قلب و جگر رهتن جدل خوینا بکف رهتن جدل خوینا دلان شهمار زلف سرملان به رحم و مست و قاتلان می خارجتن جانا صدف وان می خوران ابتر گرین به قوت و رنگ زر گرین والله جدل گر گرین خانی بسا آه و اسف پیشکشی همون پیشمرگی کردستان دستت خوش به سپاس بۆ سەدایە و بۆ حەماسەتت هەر بمێنی بۆ ئەو سەدایەت کاک سادق خۆشیت کەم ئاوانخان ئەم کەرمکەن ئەس باوەڕکەم بچینە خزمەت کاک ئاکۆ بەڵێ کاک ئاکۆ ئەگەر هەواڵێ نەبە مەرە ئۆری کار بن کێکی ئاکۆیان بەرگرن یاسی ببوورە خەوکارێکا بە کێشە نییە
کاتت باش هەموو کاتت باش ڕۆژی ئاڵای کوردستانت پیرۆز بێ ڕۆژی پێشمەرگەت پیرۆز بێ سوپاس کە لەگەڵمانی سڵاو لەو ئاڵا و لەو پەرچەمە جوانی کە لە نێو ماڵەکەتدا هەڵت کردووە هەر ئاوەدان بێ بێگومان ئەم سروشتە جوانەی کوردستان سپاسانەکەم سەری ڕێز و نەوازشدا دەوێتم لاست ئاڵای سێڕەنگی جوانی کوردستان بە هێمای خۆری میترا و زەردەشت و هەتا ئێستا سڵاو و ڕێز بۆ هەیبەتی بەرزی پێشمەرگە پارێزەرانی ڕاستەقینەی ئاڵای کوردستان و نیشتمان و کرامەتی هەموو کورد و کوردستان ڕاستیدا ئاوا هیچ شتێکی لە زمان کەمتر نییە لەبەرەوەی کە پێناسەی هەموو تایبەتمەندیەکانی نەتەوەیەکەن ڕەنگەکانی کۆ دەبێتەوە لە پێناسەی نەتەوەیەک من لە خزمەتی وەدەم زۆر زۆر سپاس کاکە ئەکۆ بۆ ئەو هەیەجانت بۆ حەماسەتت بفەرموو چیت بۆ ئامادە کردووی شەوەکەمان ڕازاوەترکە بەرنامەکەمان ڕازاوەترکە ڕۆژەکەمان جوانترکە من سەرەتا دەستخۆشی لە فیدراسیۆنی کوردەکانی فنلەند دەکەم ئاوانخانی خات و ئاوانی جاف هەواڵی هێژا و دەلال کێکۆ سادق ئەسکەری تەنی میوانی دەلال هەموو گوێگرێ هێژا و بەرکەفتی سپاس بۆ ئێوە وە شامان سەر و چەمان بەرحاڵ ڕێز و خۆشەویستیم هەیە بۆتان شەوێکی زۆر ڕنگینە بەڵام باشتر وایە هەمومان فۆکوسمان بکەینە سەر ئەم شەوە تایبەتیە شتێکە کە تایبەتە بە ڕۆژی ئاڵای کوردستان و پێشمەرگە ڕۆژی پێشمەرگەی کوردستان لە ڕاستیدا وەکو جناب ئەو پرسیارەی کە ئاوانخان لە توی کرد ڕەنگە لە مێژووی مرۆڤایەتیدا ئاڵا بۆ پێناسنامەی قەبیلە بەکارهاتبێ قەبیلە لە بەرامبەر قەبیلە بەڵام دی هەتا دێتە زەمانی ڕێنێسانس و سەرچاخی نەتەوە دەوڵەت ئەو کاتەدا هێمایەکی سیاسی بە خۆی واگرێ من زۆر بە کورتی کوردیانی کورتێکەمەوە باسێکی بابەتێکی زۆر درو درێژە هەتا دەکاتە شۆڕشی فەرەنسا ساڵی 1970 و کۆتاییەکانی سەدەی حەڤدە لەوێدا ئاڵا زیاتر هێمایەکی سیاسی بە خۆی واگرێ پاشان هەتا ئەکاتە کۆمەڵی ڕێخستنە جڤاکە کوردستان لەوێدا بەڕاستی ئەو هێمای خۆرە تەسویر دەکرێت بە هەموو جیاوازی ڕێگەکانەوە ئەمەش بە بۆشووری من لە ئاینی میتراوە وەرگیراوە ئەمە بەشێکی نەبراوەین لە میترا لە بەرێکە خۆر هێمای ڕووناکیە ئەنرژیە دژ تاریکی هێماکانی دیکە سووری بەبەتی شۆڕشە بەرخۆدانە ئێمە وڵاتێکمانەیە پڕ لە چیا و بەفر وڵاتێکمان هەیە ڕەنگینە ئاڵا لە بەستێنی شعری کوردیدا پانتایەکی زۆر گەورەی داگیر کردووە هەر لە سەردەمی ئەحمەدی خانیەوە هەتانەوەی ئێسەدا لە قۆناغی ناسیۆنالیزمی کردووە لە 1800ەکانەوە دەست پێ دەکا ئاڵا ئەو کاتە لە هەڵبەسی کوردیدا و لە مێژووی کووردا پیرۆزی و قوداسیەتی خۆی هەیە بۆیە لە شعری کوردیدا بە تایبەتی لە ئەدەبیاتی کوردیدا بەگشتی و لە ژانرێک بە ناوی ژانری شیعر ئاڵا بەڕاستی هەر لە ئەحمەدی خانی و مەلای جزیری و فەقێ تەیران و هەتا دێتەوە سەردەمی خانای قوبادی و نالی و مستەفای کوردی و پاشان جگەر خوێن و پاشانە سەردەمی کۆماری کوردستانە ئەمە هەمووی بەڕاستی باسێکە کە زۆر هەڵدەگری ئەمە لە سری باز بکەین بۆ قۆناغانە دەبێت شی بکرێنەوە بۆیە من پێم خۆشە زیاتر بەڕاستی تەرکیز بکەین یا باڵێن ئاراستەکەمان لەسەر مەسەی ئاڵا بێت من باسەکە درێژ ناکەمەوە چونکە لە شعری کوردیدا دەیان شاعری کلاسیزمی کوریا کلاسی کورد لەسەر ئاڵا شعرا نووسیوە هەتا کە ئەوڵا پەشە و ڕەنگە زۆرتر لەسەر ئاڵا تەرکیزی کردوێ یان ڕاوەستا بێ و ڕەنگە شێرکۆ بێ کەس کەمتر ئاڵای بەڵایەکی کورسان لێت ئەمە مەسلەیەکی هزریە فکریە بەڕاستی ئاڵا پێناسەی هەموو کابراایەکی نەخوێندەوە لە گوندێکی دوورکەفتی کوردستانە دەتوانێت نازانێت سوید چۆنە نازانێت فنلەند چۆنە نازانێت نروی چۆنە بەڵام کە ڕەنگی ئاڵاکەی دەبینێت دەزانێت چۆنە بۆیە بە بۆچوونی من هێندێ ئەرزش هێندێ نرخەن
پێی دەڵێن ڤێرت سمبۆل دەبێت نەتەوەی کورد سەر ڕای جیاوازی هەموو بۆچوونەکان لەسەر ئەو ئەرزشە نەتەوەیانە ڕێکەوەن مەسلەی سرودا مەسلەی ڕۆژی پێشمەرگەیە مەسلەی ئاڵایە دروستکردنی ئەفسانە لە بۆن بەنەتەوە بوون دروستکردنی ئەفسانە زۆر گرنگە بۆ من هیچ ئای نییە بڵێ مەلا مستەفای بارزانی ڕێبەرێکی گەورەی کورد بۆچی پێم ئایبە هەموو ئەم وڵاتانی ئەوروپایی ئەفسانەیان دانەوەکە هیچکی مەسەڵ ئەگەر ئاینی میترا ئێمە بکەنە بناغە لەگەڵ واقعەتە تەطبیق نادێ بەڕاستی بەڵامێکی ئێمە ئەفسانەکانمان واقعەتی مێژوون بەرهاو من باسەکە لێژ ناکەمەوە لەو ئاستەنگە یا بابین لەو جغزەدا حەزەکەم یەک دوو شیعرتان پێشکەش بکەم لە پێشدا لەسەر ئاوا ڕۆژی پێشمەرگەی کوردستان پاژان شعرێکان پێشکەشێکم لەسەر کاری شەڕی ئەفرین و بەدایبەتی شەڕی کۆبانی و بەرجەستەکردنەوەی شەخسیەتی ژن کەسایەتی ژن لەبەرخۆدان بۆ کڕینەوەی کەرامەتی نیشتمانی لە خەیاتیکردنی ئاڵای کوردستانیشدا ژن هەر نەخشی یەکەمی بووە هەمە بە مەعنای ئەوە نییە کە من بڵێم ژن لەبەر ئەوەی کە ئەوە ئاڵێم کە ڕێزی ژن بم نا من لەبەر ئەوەی ئەمە واقعەتێکی مێژوویە بەرخەم من بە ئاوا دەست پێکەم ئەگەر وەختم هەبێ لە ئاسی ئەو ئاڵایەدا دەچەمەوە هەرچی کۆنە ئارشیڤم بوو ئەملاو ئەولا هەرچی کۆنە ئارشیڤم بوو ئەملاو ئەولا کە لەبەر و کوژبن گەلێ گەڕام زۆر بڵدا وێنەیەکم لە سێبەری ئاڵاکەمدا بدۆزمەوە تا جارێدی لە یادی وی ڕەنگەکانی بەخۆرەوە کێرماچکەم و کڕۆژ بەرم بۆ پیرۆزی و لە ئاش کۆی بتەمەوە بۆیە تەنیا منی شاعر هەر ئەم شیعرم پێشکات و لە ئەوینی بەرزی باڵای ئەو ئاوایە بەعشقەوە لەنێ و دڵە هەڵم گرت و لە ئاسیدا نووسامەوە شعرەکان پێشکەشەکەم بە بۆنەی ڕۆژی پێشمەرگەی کوردستان ڕۆژی پارێزەرانی نیشتمان بە قوربانی مەچەکتان بم بە قوربانی مەچەکتان بم خێڵی یاسی لە شەوە زەنگ تۆدی بەرکەی ڕێگەتان بم چیشتەکانی بێئۆقرەی پوڵای نێو شەوی تاری ئەنووسە چاو من ملوانکە و دوعای گولە نەورتان بم عاشقانی کەل و هەتاو ئێوە هیواو ئێوە ڕۆژ و ئێوە نان و ئێوە گوڵ و ئێوە ژیان ئێوە باسک و ئێوە ورە و ئێوە ترپەی دڵی زیندووی ئەفۆڕشەن ئێوە هەمان هەڵۆی بەرزەفرین و تۆ ئێوە هەمان گڕ و کڵپە و هەمان لکەی چۆک نەدانی کێوی ورەن ئێوە ئەی تەبەڕکەکانی کوڵایی ئیمان ئێوە هەمان ڕووگە و نوێژ و هەمان پێغەمبەری ڕاستی و هەمان تەتەی ڕێگای ڕژی ژیانەوەی مانای ژیانن ئێوە ئەی پاکیزەکانی تۆرمەی ئاڵا و هەتاو هەمان بەفری چاوەڕوانی و هەمان گڕی نەورۆزانەی سەری ساڵن ئەی 21 پڕەکانی ئاوام ئێوە فریشتەکانی مهرەبانی دەست و بەرۆکتان پڕا و پڕە لە هەنار و لە پرتەقاڵ کۆشتان لێو ڕێژ لە پیرۆژی دزە و خەندە و
نێوزەتی شتار پڕ لە باڵی ڕەگاڵ ڕەنگی هەپولەی شار چاوتان وەکو چەکماکەی ناف کۆڵە پشتی و جامانەتان ئاخنیوە لە نوقڵ و نان گزنگ دەست بە کاکۆتانە دەهێنێ گزنگ دەست بە کاکۆتانە دەهێنێ ئاسۆ تێت نێو تەوێڵتان ماچەکات و هەژارانیش باوەجەکەن بە ئامێر و قەڵافەتان نیشتمانێک دەبەرە خۆرامە دەتان کار بە تاجە گوڵ و دەتاندا لە یەخەی مێژووی هەرمان دوایشتان پێشکەش دەکەم لەم بەشەدا بە نێوی سەمفۆنیای شەڕ بۆ ئاشتی بە ئیجازەتان قونێگاویش دەخۆمەوە فەرموون مشکیان بێ مامۆستا ئەمە لە کاری شەڕی کۆبانیا منوسیومە لە ڕازیدا شەڕوان و پێشمەرگە تێکەڵاوە کوردستان بۆ شاعیر یەک کوردستانە کەوابوو پێشکەشە بە تەوارە چاونەترسەکانی ڕۆژاوای کوردستان کە بوون بە نمونەی ئازایی ژن لە جیهان تۆ لە کوێری خۆر لەوێوە تیشتی داوێژێ تۆ لە کوێری خۆر لەوێوە تیش داوێژێ مێژوور پیر کرد هێن لەگەڵ مەرگ بۆ ژیان جەنگای تۆ لە کوێری ئازادی ئەبێ بە ڕووگەت شەو دەخزێتە نێو مەعبەدی پیرۆزکراو دوعای غەیبوو لە ترسانە دەخوێنێت تا نەپێکێ بە تیلەی تیری تیژی ڕۆژ مەبەستم ئانایی تایە شەپۆل شەپۆل بەڕێوەوەن دڵوەلاتان لەم لای سنوور لەو لای سنوور لە خوارژن هەم پیرۆزن دەپەرستێن بۆ قامەتی ڕاساوتان و بەرخۆدانتان ئێوە خۆرن بەنێو کونی ژەنگی بێژن دەتاوێنە نێو حەرەمی سوڵتانەکان درۆی زلزل بەدی دەگرن مافی مرۆڤ لەگەڵ بێژووی ئەتاتورکە لەسەر جێدار لە خوێنی زامی ڕۆژاوا دەستێژ دەگرن لە خەلافەتی جەهلا لە بەیعەتدان دوو ڕەکعەت نوێژ بۆ خوا دەکەن دەیانەوێ گوناحی کورد لە داوێنیان بخەنەوە ڕووبا لە ناخی تۆ دەدوێ ڕووبا لە ناخی تۆ دەدوێ پەلکرد لە شەپۆل و تێبەنیا ڕووناکی لە چاوی تۆوە شەو ئەخاتە کەمینەوە هاوان لە هەوری هەناسەت کراسە لە ڕەنگی گەنم بۆ داهاتوو ئەدوێتەوە بۆ لە هۆرەی تۆوی دوو بۆ توانەوە لە ڕۆژی خوا بۆ عەشقی خاک لە هەواری چەمەرانە بۆ پرسەی لە تافیتە هەڵدێڕاوی سوال لە هەناوی بەیت و لاوت بۆ باوای لاس لە حەنجەرەی مێرگی حەیرات بۆ خەزالی شەنگی بێتا بۆمانەوە و زرینەوەی ئیرادێک لە باوای شکۆ و نشکات نۆتە نۆتە بەلوولەی چەک سەمفۆنیای شەڕ بۆ ئازادی دەنووسیەوە باز کردووە بەجێسەری پۆپەی چیا تا شاخ پشتی لەژێر جەورا نەچەبێت و لەوی کووە بانگی ئەمر حەق بگەیت و ئایەتێک لە ورە و ڕابوون بۆ گشت جیهان نازل کەی بۆ سەحراو مزگەوت تا ئازادی لە گەروی مەرگ بەتێدستێ بدوێنی تۆ بۆ لێر و سینی بەفر و کوێستان سەمفۆنیایەک بۆ شەڕ بکرا شەڕوانی کورد تا ئازادی ببێت بە پیش لە چاوی شەو هەڵبچەقێ سەمفۆنیای شەڕ بۆ حەماسەی ڕێ ئازادی لە هاواری دەنگی دەروو بنووسەوە پێش بەرگەی بێت ترس و بێبا تەرز و دزم کوڕە و ئارام
تابقتا تقبال آو ريش كبوتي لليا خاطر بينا تقولان شعري الكون من ذلة ناي جودا فابي كل لغم يتناوي شرمان نما بخار بشكل لبجي فن قراني كديزن لدو تنيتا يا إيمان بلدي تيجي شيء فراني كل قراني والجراد ما تفتح عليه أهرايك مشتايك ردتك بوسر بشير بو بالنوي جريش تغلبي ناظي بخاطوة لتلقى سيديني جريني كنداتي كل ما شاء لسفتي آتي جودت بسبتي دواويتو دهجينا قرانيك لجي قروي كيلوي ببثلي كرسانو حاسبة البكيجيان كتر يعيش على نوتنا لآميز الكتابي قاد بخياوي بهال الله كانوا كوي رنگ بالعالمية سرود يكوان بوكتورا كيجي شجي شراني كل كغروري بخداني دو بيو ليه بتبكي كيوا ببردوابي غير كمي قولنا شمال بمانوا قرانية كجان بقوت بو هرماني دمالي بول لدوي كار بالسماوة بات ميدان فين الرجي آذايتي بكتيري كروك نوك خاق لنيو تنوري تولدا بشيري خاق يعني منالي كل بچاوي پر لخينوا لسكربري داري سوري آذاري لا بس باوا بكاو بدي بقى قاتل كريم بو حماسي ميجوي سبي دست خوش ما مستعاکو قلمه دهرتم رنگی دنگه دهرتم زلال کاک آکو امبر نجیوانه کلی که کاک آکو بسا به بجن و بالا پیشمرگه و گوت پیشمده او نهامتی برسکری که چند سال درواز بویدن نمازه مخابن ایرو روژیش مهنه و که پیشمده هزین ها و داعشی که هیرشی گند و باجار مدکن خلکی ما آواره و در به دردکن پیشمده اول باشور ده قومه لروژ آوه هر واسا ایرو روژی نتنی و گوته پیشمده هزین گونه پرست داعشی هن هزین دیش هنه همه شبه داعشی گونه پرست و هن دولت جی هنه همه شبه داعشی گونه پرست هیرشید که سرزار و زیچی ما کردا ماللو حالی ما کردا تالان دکن پیشمده لی اوا بوجه کیف خوشیه کو ما شروانین باش خبات کارت باش پیشمرگت چلنگ مهنه بنیره 75 ساله یا هم بیشتر بها بیشتر هیام 100 ساله بیستادا جهر دمه که پیتر دشمنت ما تماح کرنه خواستن ما قرکن جناف ببن ما زندی بچال کن لبحرادا لبن آخیدا و شیرن ما آسیمیلاسیون بکن گلی کرد تونه بکن لی هم قرداری پیشمرگان بس کاری وارا ما دیروزی اویه یا خرسیت اویه یا نشمانه ما راستی من دلیجه من ببورم دیالو من دلانی او گرک پارتیا کردا جهت چوار پارتی کردستان جهت چوار همین گره لسه آمانتی که نتیجه رکفتنه که نتیجه گری بده چک کرد. هم مثلا نه پارتیا دموکرات کردستان ایران بود جاره یکم نوا پیروزا کشمرگا آنی دیروک سیاسی و سربازی کرد پکک آنیا پدقی عراق آنیا یک اون نمشکله. یعنی برای یک ام گره لسه این دفشی موضوعی اساسی یعنی رکفتنه ما چه بیه؟ هؤلاء آلای دادنی وی آلای دادنی و رنگ یعنی او یعنی قریب راسي قریب مسئله كل يعني قریب او لسه يعني تشتك بن يعني كاكلي وكاك على بنجي ركزين بتشك او قریب كاك اكو اشهر مصابتك آوان خون كرم که
هەرویستم دەستخۆشی هەڵوێست و شەجوانەکانی لێ بکەم و پاشان بچینە لای میوانەکەی دیکەمان. بله کاک آکو سپاس دکن قلمت هرتم رنگین دنگت هرتم زلال روژا آلا کردستان روژا پیشمرگی جدا پیروز و سلاف حرمت آوان خانی جا ام تشتک بیرا من نتشه هلبت کو از تو لیره روینش نه بجمت حوالی ما یه دیگه هنه لعودا ریوبریه یا بجمت لپشتا دمود از گهندی که ایزا انزور دکیشن بجمت میوانی من ریدیخن کاروبار دنگ دکن موزیکی دکن زحمت اکی زور دکیشن لیو ندی هارن جه خویک و دیسان ام روژا پیشمرگه روژا آلا کردستان جوان سرباز وند بشن نوانش پیروز بکن سپاسیانه کن نخواست ما زور حوالی دی ما خبر و ساته که زور حوالی دی که لکنج و بارندنت جهان زحمت کشن ایزاید کشن لینک بلاف دکن سوشیال مدیا نخواست ما حوالیت مید مد تیوی کردی اوجی زحمت اکی زور دکشن او لینکی وردکرن راست و زندی لتلویزیون خویا انترنتی دا بلاو دکن لو ما یعنی از ویاد بجم او دیهارینن لبامنینن لیل مزیده تر ماندینه لمزیده تر کدیدتن مالاوان اوا ام دستیوان بگوشینن روژا پیشمکر روژا علاقه جوان بیروز بیدن کرم که تا گوت دنوبه دا کیجان مهوان محیا آوان خانم بچین خزمت داوید بچین خزمت حسانفان و غلبزوان تاک رؤوف گلبدن سپاس یکین که ماوکی زوره لسر خطا سپاسی و شودریجی یکین سپاسی و شودریجی یکین سپاس یکین که تا استا لسر هیلا لگل ایما سلام هیا بویویش ئێمەش سڵاو و ڕێز و خۆشەویستیمان هەیە و ڕۆژی ئاڵای کوردستان و پێشمەرگە و پێئەگەێنین هیوادارم بۆ کاتەی بە ئێمە بەخشیوە بتوانین خزمەتی پیرۆزی ناوی پێشمەرگە و بەرزی و شەکاوی ئاڵای کوردستان بکەین. منیش ڕێز و سڵام هەیە بۆ هەموو لایەک ئەم شەوە کە شەوێکی تایبەت بوو بەڕاستی یعنی ئەمە هیوادارم ئەم بەرنامە دەستپێکێک بێ ئیتر دومایی نەبێ ئاخر نەبێت کۆکردنەوەی ئەو بەڕێزانە بەڕاستی کە هەم بەیەک ئاشنا بین هەم ئەوەی کە ئەبێتە هاندەرێک بۆ ئەوەی کە خەڵکی تریش لەم جۆرە کارانە بکەن ئەمانە خزمەتە لە هەموو بارێک و دەستان خۆش بێ سپاسی هەموو لایەکەکەم گرنگ نییە من چاوەڕوانیم کردە هەر سەیری بەرنامەکەم هەر ئەکرد بێ ئەوەی بانگێشتش بکردایە بەڵام ویسەکە بانگێشی منیشتان کردە بۆ بانگێشتنە سپاسانەکەم منی لە خزمەتدانە سپاس کاک ڕەعوف ماڵەتە ئاوات و خێر بەهێ کاک ڕەعوف دەستێتە نێژیتن ڕۆژە پێشمەرگە ئاڵا کوردستانی لیسانجتە پیرۆز بیتن هەوی دەکەم آلا کردستان هرتم بلند جنابیت مالبات هرتم ساخ سلامت دف بکنی به انشالله که رافی جان بزنن صحو هستید هلبستید گوتنید مفاحی جوار گرن محضر جنابیت مفاحی ورگرن کنم کم با شعرێک دەست پێ یەکەم بە پەخشانێکی لە ڕۆژی پێشمەرگە شتێکی وا ڕوویدا ئەمە بوو بە یعنی هەوێنی ئەو شارەم هەر پەیوەندی بە ڕۆژی پێشمەرگە و بە کچی پێشمەرگەیەکەوە هەیە کە شەهید بوو شعری قژلول ئەم لە پشتی باوکیا بوو ئەو بڕیاری پێشمەرگەبوونیدا ئەم هیچ ماچێکی لەبیر نییە و ئەو خۆی بەخشی بە خاک و لەگەڵکردنەوەی هەر گوڵێک ئەم دەبێتە خۆناوە و بە پەڕەکان دێتە خوارەوە لەوەتی ئەم لە بیریە بەو دەڵێن شەهید و بەمیش دەڵێن کچە شەهید
ئەم بە بیستنی ناوی شەهید بە دوای ئەودا دەگەڕێت. کچە شەهید لە ڕۆژی یادکردنەوەی شەهیدەکان بانگی بەرپرسێکی کرد و وتی باوکە باوکە. باوکی لە ئامێزی گرت لەوەتی ئەو هەیە ئەوەی یەکەم جارە کە باوکی لە ئامێز بگرێت. دیارین بۆ هێناوی ئەمڕۆ ڕۆژی باوکە. پارچە شێرێکی ترە پێشکەشتانەکەم. سەرپشت کرام لە ڕێگە. سەرپشت کرام لە ڕێگە هاتووم لەم جیهانی قاقڕە بە ڕۆژی ڕوون و چرا بەدەست بە دوای لە تەونبووەکەی خۆم دەگەڕێم. سرم وا بەدەستمەوە و کردومەتە چرای ڕێگە. دووڕیانێک دێتە ڕێم، ڕێگەیەک کورت و دیار پڕ لە هێما و ڕوون. لێرە کەس نەون دەبێ و نەون بووە. لە تەون بووەکەی من لێرە نییە. ڕێگەیەک نادیار دوور و درێژ و تاریک و توون. بە دوای ونبووەکەم دەبێ ون بم. ڕێگە درێژەکە دەکەم ڕێباز و بۆ ناخی تاریکی خۆم دەکوتم کەچی نە ڕێگەیەک بەدی دەکەم و نە چرایەک بەدەستمەوە. منیش ونم بە دوای خۆمدا و چراکەی سرم ون کردووە. چراکەی سرم ون کردووە. شێرێکی کورت. لە پێناوی سووت پروزا باڵ لە فڕە کەوت پەپولە. نەخۆڵەمێش بوو بە باڵ نە پەپولە کەوتە فڕە. چەند بێبەزە دەڕوات ڕۆژ و شەو، نە شەو ڕوونا نە ڕۆژ باڵی شەو دەسووتێنێ. نەفرین دەبینێت نە باڵ ماوە نە پەپولە. ئەمەش کورتە چیرۆکێکە پەیوەندی بە خەباتەوە هەیە بە ناوی گوێڕایەڵی. ئەو شتان پێشکەشەکەم ممنون دەبی مامۆستاکەم. گوێڕایەڵی تەواوی لەشکر بێ ئەملاو ئەولا دەبێت گوێڕایەڵی سەرداوری لەشکری بن. هیچ کەس بۆی نییە تەنانەت وشەیەکیش بە ئاستەم دێنێتە سەرزار، نە بە دژایەتی و نە بە لایەنگری. تەواوی لەشکر پێکەوە بۆ پاشەوە وەرگەڕن. یەک دوو چەپ ڕاست. جەنابی فەرماندە نێزەرەکەت. کۆمەڵا ڕاوەستە. تۆ ئەرێ تۆ وەرە دەرێ. ناو و نازناوت دین مەسەد لق پۆپ. ڕیزەکانی پاش و پێش و چەپ و ڕاستی ئەم جێرە شەوێنە وەرنە دەرەوە. بە تاوانی هاریکاری ئێوەش لە ڕیزی تاواندارانی دەرەجەیەکی ئەم کێشەیە دێنەژمار. بیان بن. کۆمەڵا قیت و زیت و قنج بە هەنگاوی یەک بەرەو پێش. یەک چەپ ڕاست. گوێ بە هیچ مەدەن. گوێتان لێیە. یەک چەپ ڕاست. بەرەو مەبەستی دیاری کرا و بەرەو پێش دیسان. یەک مەگەر ناڵێم یەک بۆمانتان کردووە. ڕیزی یەکەم وەرنە دەرێ.
قوربان جەنابی فەرماندە ڕیزی یەکەم کەوتنە خوارەوە وا ئێمەش لەسەر لێواری هەڵدێرین ڕیزی یەکەم لەبەر گوێڕایەڵی تێکڕا خەڵات دەکرێن بەڵام ڕیزی دووەم وەرنە دەرێت دەیز و ڕیزی دووەم بە تاوانی گوێنەدان بۆ قانون بە تاوانبار دەناسرێن بیان بەر ڕیزی یەکەم یەکی یەک دەرەجەیان خەڵات دەدرێتێ ماڵ و منداڵیشیان لەبەر بۆی دەحەسنەوە لەشکری ینی گوێڕایەڵی ئەمەیە ڕەمزی سەرکەوتن زەمانێک بوو ئێوە نەتان دەزانی بۆچی خزمەت دەکەن تەواوی لەشکر بە سرودی گوێڕایەڵی پیشەمانە هەردەم بە گوێن لەسەر لاخی چەپ بە هەنگاوی یەک بەرەو پێش یەک دوو چەپ ڕاست چەپ ڕاست یەک دوو زۆر سپاس مامۆستا ڕەئوف کوردبەدەن ماڵەتە ساجەرەوە مامۆستا دەستەنێشیتن زەحمەت دەکەی زۆر مامۆستا کێشا سپاس بۆ وشەکانت مامۆستاکیان سپاس بۆ خامەڕێگیەکە سپاس بۆ کاتت مامۆستا ڕەئوف دەستی دەنێشید ماڵەتە ئاوا قەلەمێتە هەرتم ڕەنگین دەنگێتە هەرتم زەڵال لەش و جوانێتە هەرتم ساغ و سلامت بیتن سلااف و حرمەتێتمە هەنە ئەگەر تا ئەمرەکە بیتن ئەم حاضرن بوو خزمەتکردناتە ئەگەر تا ئەمرێک نەبی ئەم زیدە وەختێتە نەگرن چی بیتن نەهەوە گوتە ماڵباتژی هەموو بەخاطرە هێندێک گوت و لەسەر شاشی هەموو بێدەنگ ببن گەلێک سپاس دەکەم سازە جان گەلێک سپاس لە هەموو دۆست و هەواڵان لە فدراسیۆنی کوردی فنلاندی شەوێ وە خۆش ئەمژی بناوێ از بناوێ خوا هەروسا بناوێ خوشکە ئاڤانجاف و هەروسا هەواڵ و ئەفکارێتمە یەدن لە فدراسیۆنە کوردیا فنلاندێ ڕێز و حرمەتێتمە پێشکەشی جەنابێتە ماڵبەتا بڕێز و هەروسا پیرۆزبەهیەن ڕۆژە پێشمەرگە ئاڵا کوردستانی پێشکەشیتە و ماڵبەتا بڕێز دەکەن ماڵەتە ساجار ئاوات قەلەمێتە ڕەنگین دەنگێتە زەڵال نەشێتە ساڵم ماڵەتە سپاس ئەڤانخان ڕێزێدا چ هەیە بەڵێ بەپێی ڕێسپەندەکە بێت ئەبێ بچینەوە لای مامۆستا ڕەشید فیزی نەژات بەڵێ مامۆستا ڕەشید مەژێ ئەو شەکەمە باش ئەزیەتە مامۆستا ڕەشید کرد مەزیدە ئاجز کرد مەزیدە ماندی کرد هەوی دەکەم ئەو بە مازناهیا خومە ببەخشیتن مامۆستا مەزیدە ئاجز کرد لێ ئەوەیدی عيد لمانيا عيد لمانيا برزي مزناهي برفرحيا هنراوي ما بيخطا محرك ما مستا چه بنها زور کس گهداریا دنگی مبکن ما مستا پیشمرگنه بجمتا روژه کی خوشش بوان هلبت که هر کس ایرو روژه و بوده گهداریا دنگی مبکن سبایه چنده که روژه آلا کردستانی روژه پیشمرگایه بگمان لهر معلوماتا که دکو بجمتا نتوه پرور خاک پاریز ولاد پاریز بیتن بگمان جشنه که شاهیه که چید و ریزه دا موزیکه که وصانه ولی آوان خان تماح کری از گهداریا موزیکه که شاد بکمش بکو که ماموسا رشید یعنی موزیکا شاد چی یعنی به قصور بیشه منیش هر وصا منیش حسلت چتکی شاد بکم اجا بس بزانه ماموسا چه در ریزه دا با من آماده کریم گرانیه که اصلگی هنوی وڵا هێوی سنەیە شاری سنە ڕۆژهەڵاتی کوردستان خۆی بەناوی کۆتەبارێکە بوو وەرە من گۆرانیەکەیشی پێما بە هێوی مامۆستا عینەدین بوو بێ لە ئاسڵ چونکە من وەڵبار لە زمانی ئەو بیستم دواتر زۆر کەس بکات بەڵام من شارەکانی خۆم گۆڕیم شاری خۆشم ناسری شاری نیشتمانی شاری نیشتمانی ناسری شنو گۆرانیم زۆر پێ خۆش بوو حیف لە هەدرەوە بە شاری معمولی بێ ئەوە جازبن کە پێشکەشتانەکەم ئجازەی ئێمەش بەدەستووە مامۆستا فەرمووی
قيبلا جام قرب مرم عزيزي قيبلا جام قرب مرم بتوانم دسلم بلدها بقيدم بتوانم دسلم بلدها بقيدم عزيزايا شدني حتى بيمينم عزيزايا شدني حتى بيمينم لخوشاويسي قد وزناهينم لخوشاويسي قد وزناهينم خوشویسی بوم ونانو آوا خوشویسی بوم ونانو آوا هم هزي أجنو هم نوري شاوا هم هزي أجنو هم صوماي شاوا بجو سايش بير بيم ظلم حمر ماوا بلشيش بير بم ظلم حمر ماوا نعمتك خدام بمني داوا نعمتك اخوان بمني داوا خوشویسی هر لا وجود مايا خوشویسی هر لا وجود مايا لا رقو خينو تركو مايا لا رقو خينو تركو مايا او خوشايا ويسايا بس كردو وستانا او خوشايا ويسا بس كردو وستانا جيغاي اوميدو نوري ايمانا جيغاي اوميدو نوري ايمانا كردستان ساتي ناشدا يادم كردستان ساتي ناشدا يادم هر بعمدي وصلتو شادم هر بعمدي دیدارت شاده کردی در بدر تو هر لابیره کردی در بدر تو هر لابیره هر آبا تاسی دوری اسیره هر آبا تاسی دوری اسیره با آوارت کردین و در بدر با آوارت کردین و در بدر دشمنی ظالم ای خلطان بسر دشمنی کردن ای خلطان بسر دقات آسمان نالو فریاد من دقات آسمان نالو فریاد من خیرزگاری ده زبی اجداد من خیرزگار داده زبی اجداد من
دەستت خۆش بێ مامۆستای دەست خۆش مامۆستا کاک ڕەشیدی فەیزی نژاد هەمیشە پێشمەرگە هەمیشە پێشمەرگە ینی تەمەنێکی پڕ بەرهەم پڕ لە خەبات پڕ لە تێکۆشان فداکاری لە پێناوی خاک و گەل و نەتەوە کۆڵ نەدەر ینی کوڕنوژبردن بۆ مامۆستا نەتەنیا بڵێم ینی پێم وایە ینی کوڕنوژبردن تەنانەت لە بەرامبەر گەورەی مامۆستا کەم دێنین هیوام وایە کوردشەوەم بۆ خانوو بنەماڵەی پێش شەهیدان بۆ پێشبەکان بێگومان هەمومان هەروە مامۆستا بەسیترەوەی جەنابەت لە تەمەنی هۆنەریدا بە تایبەتی کردو تا بڕاستی هۆنەرێکی بەرز پڕ لە بڵێم دەستکەوتی زۆر بەرز گرنگ بوو نەتەوە بۆ خاک بوو گەلەکەمان هیوام وایە لەشی جەنابتان هەر ساغ و سەلامەت لەگەڵ ئێوە ئینشاءالله زۆر سپاس ئەنجەکانت هەروە کارا دەنگی جەنابەت هەروە زوڵال مامۆستا سپاس بۆ ئێوەش کە ئەم شەو بەشدار بوون و بەشدارتان کردین چونکە لێرەش درەنگە و لای ئێوەی شەر درەنگە ئیتر لەوە زیاتر من مزاحمتان نابن خۆشتان پێڵم بەخۆتان و بە بینەرەکانتان و بە بەشداربوون بەشداربووەکان ئینشاءالله لە داهاتووە ئەم بەرنامەیە لە ناوخۆی کوردستان و ئینشاءالله لە مەهاباد و لە مەیدانی چوارچراوە زیندوو بیگرین مامۆستا خۆم سادقی عەسکەری هاوڕێی زۆر بەڕێزمان ئاوانجاف هەروەها هاوڕێیانی دیکە لە ژووری بەڕێوەبەری هاوڕێیانی ئێمە ئەوانەی لە فدراسیۆنی کوردی فینلەندان دەستی جەنابەت ماچەکەین ماڵ ئەوەدان بێن سپاسی جەنابەت دەکەین سەر لە نوێ ڕۆژی ئاڵای کوردستان ڕۆژی پێشمەرگە لە جەنابەت پیرۆز بێت شەوەکی خۆش بۆ ئێوە ئارزوو دەکەین بۆ ئێوەش بە قوربانتان خدا حافیز بشکە ئاوانخان ئاوانجاف و هەروەها بینەرە زەحمەتکێشانی پشتی پەردە و کاک مەجید حەقی کاک وڵات نهێنی و ئەو کەسانی یارمەتی ئەوان نەکەن و ئەوانی یارمەتی ئەوەکەن سپاسی ئەوانی شەکەین کە حەقا ئەوانی لە پشتی پەردەوە لە پشتی سەحنەوەن یادیان نەکەین حەیفەکە ئەوانیش دەرنەکەون زۆر سپاس زۆر زۆر سپاس بۆ تۆش شەوت شاد بێ مامۆستا هەر بمێنی بۆ هونەرە بەرزەکەت بۆ ئەم پەرۆشیەت بۆ ئەوەی لە داهاتوو لە چوارچرا لە مەهاباد بتوانی لەویا بە شێوەیەکی زیندوو بەیەکەوە بین من خۆمە و ئامادەگیم تایە هیوادارم ئەو ڕۆژە پیرۆزە ببینین لەویا لە گۆڕەپانی چوارچرا ئەم پرۆگرامە بە شێوەیەکی زیندوو لە ڕۆژی پیرۆزی ئاڵا و لە ڕۆژی پێشمەرگە پێشکەش بکەین ئەوانخۆن ئەوجار دەڕێزیدا کێ ئەس باوەڕم دەڕێزێدا مامۆستا شاهین بەکرێ سوورەکەلی دێت بەڵێ مامۆستا شاهین سوورەکەلی ئەگەر لەسەر هێڵ بێ بتوانین مامۆستا مخابن ژبەر و دەما ماگەل دەماوی زێدە مساعد نەبوو ئەو دوورمەیە زێدەی بێژمەتە هەمان بێژمەتە ئەم بە فۆکیش بچن چێبیتەم 10-15 ساعتا بچن حتا بگەنە مامۆستا لاومە ئەوەی زەحمەت کێشە ئیزە کێشە بە ڤیدیۆ پەیاما خۆ یا هەستێت خوب بۆمەڕەشاندنم داخوازکن لە هەواڵێتمە ئیزای بکێشن ڤیدیۆکێکی شاهین بەکرێ سوورەکەلی مامۆستا شاهین بەکرێ سوورەکەلی بڵاوکەنەوە دەماوە شاد بە هێویدارم هوندە ناو ڕەوشەکە خۆش دەبن شاهین بەکر سوورەکلی بۆ ڕێیە ژە ئەوسترالیا سلاڤێن خۆشیوەرە ڕێ دەکەم و هێویدارم ڕۆژە ئاڵا کوردستانی لەوە و لەگەلێ کورد پیرۆز بە وەکی هونێ بزانە بن حەڤدەی مەها 12 ساڵ 1945 لە مەهابادێ سەرەدا قازی محەممەدێ نەمر ئالا کوردستانی ڕاکردبوو هەلدا بوو جۆر
و سالان دوی رودانه سال 2009 پارلمان کردستان لباشور او روژ آلا کردستان بناف کرده بو و جوی دمیدن گلک کرد و روژه پیروز دکن. بله از نها پیش گوتنندن بکم جوار هلبسته که بخوینم که سال 1932 هاتبو نویساندن جعالی دکتر کامیران بدرخان و ده هزمار 8 یا کوارا روناهی ده هاتبو واشاندن آلا کردان روناهی یا دلو چاو دیاری یا دیو باو پیسیراوی روژو تاو سپحیتی آخو آو آلا کردان سر به سر سور و گور و کسگوزر قهرمان جنگ و شر قبلگاه میونر جایگاه جان و سر آفتبا داروبر آلا کردان سر به سر سر و گور و کسگوزر هیویا خرطان و میر مرحبا مزگفت و دیر شاه عفد و شاه شیر برنگ و بهن زیو و زیر آلا کردان سر به سر سر و گور کسگوزر. بله اول بسته که دکتر کامیران بدرخان بو که سال 1932 هاتبو واشاندن که من هاجوار خوند هیجایان آل هزاران سال بده وک سیمبولک سرداران، سرهیزان، پادشاهان، کرالان، دولتان، ریخستنان هاتیه بکارخانین یعنی بویا ناسنامه آوان آل برکو گله کرد الولات خواه کردستانی گلک بشاند جی و لحریم روزولات نوین هین رامان آزادی و لیبرالیسم و باوری آزاد پیش و نچویه بسالان ملت کرد جاله هاتبو بیپار کرن یان قدخه بو مروف آلا کردستانی رابکه لینها هیدی وان ولاتان جی آلا کردستان پجری نچقانه شیوه که ریکو پیک بجی لی او تشتکی نورماله اگر دیروکا هنک ولاتان بنیرن از جو دل نمونه بدم و استرالیا و کانادا يعني خلق أوروبا چون وان حد ولاتان برای جلور خلق رسل هدو کد بیجن آبوریجنی بوارا لی پیش نکتبون آل نوان نبون و در بسپونا سالان ملت يعني أوروبا چوی آلا خواه بون آلا کانادا هبو آلا استرالیا هبو لی نه آلا ملت رسل نه آلا آبوریجنی لی دور وانجی آلاخا گلک جاران با آلیکاری و هنک کسی لیبرال جه اوروپیان بخوا آلاخا چکرن ایروژ نکو آلوان هاتیه پجراندن هاتیه قبول کرن لی گلک واران لشونین حکومت ایجی لدزگاهان آلوان بسر بستی تهلدان یعنی نه دور مروف لهنک لپیش هنک دزگاهین استرالیا ایروژ 4 آلوان ببینه آلا استرالیا یا فدرال آلا ابوریجینیان خلق رسن یا یه ولید و آلا حرم یعنی ولایت و آلا باجیر و افتشتکی نرماله عادیه ایدی ملت دپجرینه یعنی دیگه تشتی زیوی دارم روزه که روزلات نوین جی از وید نکو هیوی دارم از باورم از روز دیواره یعنی ملت بر پیش چه و رامان فناتیک و شوفینی دی جوله هدیری رابن دم جیرا گرگه نها آلا کردستان بسر بستی تی هلدان چقا نل هر دره بجی لیل باشور دی تشتکی نرماله باشور روژاوات تشتکی نرماله گلک آلی اندن آلا کردستان دهت بکارهانین
از هیویدارم ده سباروجی ده ملت کرد بکار بسر بستی آلا خواهل ده و ناف آرامی و خوشی ده آلا کردستان را بجور سال 2012 من کرد هلبستک چند ریزان نویسان دو بسر نویس آلا کردستانی کنه ها جده جواره بخونم آلا کردستانی لجور سود خونیه ناوند پاکیا برفیه لسر رنگ سپیو چاک روژا پیروز خویایه بنی روژا زر کسکه شانا دشتو چیانه او آلا کردستان ناسنامه یا کردانه سربلندی و بیمانه بله هیجایان از هیویدارم کمبونه و بخوشی و رندی در باس به جوار کردن روژا آلا کردستان لوا پیروز و جوار روژین خوش و سرکفتی هیوی دکم مالا و آوا جا استرالیا بونها خاطری آوا خان گلک سپاس بۆ کاک شاهین بله بۆ هۆزانە جوان و بۆ سەرنجانەیوی گەلک باڵکێش بوو بۆ من بله سپاس بۆ مامۆستا شاهین بە کرێ سوورەکلی ئاوان خان تە چ حازری هەیە هەلبەستێک پەخشانەکێ ئەگەم جتەژی بەستینەن جاوجاران بچن بێژمەتە هۆزانوانی خۆی دن دەڕێزێدا وەرگرن ئەگەر تشتێک لاز دەبیتن حازری بیتن دەمێکی خوش هۆزانخان لە ریسێت پرۆگرام ئێمەدا نەمایە جماعتێکی ڕەسوول ئەس باوەڕم کێکی ڕەسوول سوڵتانی مایە ئەوژی لەبەر پرسیارێکی تەکنیکی نەکاری بەخوا بێتن لێ زەحمەت کێشایە پەیاما خۆ هەستێت خۆ بە ڤیدیۆ مەرەشاندە لێ ئەگەر تشتێکی حازر هەبیتن جەمتە ئەم وەرگرن و ئەو جەرە بچنە خزمەتکێکی ڕەسوول من شعرێکی شێرکۆبێکەسی نەمر لە بەردەستی مندایە دیارە شێرکۆبێکەس هەمیشە شاعیرێک بووە کە gelek pirsên nîştîman pirsên netewesazî lawê gelek giring bûye lew şereya ke parçeyeke beşeke ew alet pêş ala xwe min azadî rengekanî ala me bêt ber li sirûd min serbestî wişekanî navêm hevê ber li radyoyê من ڕزگاری هەموو دەنگەکانم ئەوێ بەر لە تیڤی من سەربەخۆیی تەواوی جوگرافیای هەموو چاوەکانم ئەوێ بەر لەوانیش قوڵینەیەکم بۆ نان و مەرکانێکم بۆ ئاو و چرایەکم بۆ دیوار و کراسێکم بۆ وڵاتی ڕوت و قوتی هەژارانی ئێرە ئەوێ دەستخۆش سپاس کە دەرفەتتان پێمیە مە شعرێکی شێرکۆبێکەسی هەمیشە زیندوو بوو کە وەکوتم ئەو جیارە شێوازی شعر و شێوازی دەربڕینی هەمیشە ڕەنگە جیاوازتر بوو بێت لەوەی کە پەیامی گەورەتر و زیاتر لە پشتی وشە و هۆزانەکانی هەیە بله دەستێتەنێشی دۆ ڕەحاکێکی یا بێژمەتە مامۆستا شێرکۆبێکەسی شاد بیتن کەرەم کە ئەس باوەڕم ئەم نەهە بچن بۆ گۆهداریکردنا پەیامێکی ڕەسوول سوڵتانی مامۆستا ڕەسوول سوڵتانی ji بۆ پیرۆزکردنا ڕۆژە ئالا کوردستانê ڕۆژە پێشمەرگên کوردستانê پەیاما خوب ڤیدیۆ مەرەشاندیان بچن لە خزمەتکێکی ڕەسوول دەبن بزانن گۆهدارییا پەیام و گوتنێتی بکەن بەسیت بشوهێنم
هەڵۆمان کێشت هاندووی لە گەورەی ماشکاندووی هەڵۆ بەرسێرەی کەس نییە بەرهێرشی کەرەس نییە ئاو خوێنی لێ دوژمن نییە دەردی وەک دەردی من نییە ناحەزی ناکەونە شوێنی هیچ نییە کەس بەخوێنی لە ماڵی خۆی دەرنەکراوە هێلانەی لێ تێک نەدراوە داگیر نەکرا زێدی ماڵی نەشکێنراوە پەڕ و باڵی لەسەر بانگی مرۆڤانە نەخراوەتە بەندی خانە بێچووی بەدیل نەگیراوە سێدارەی بۆ هەڵ نەخراوە هاوزمانی بندەست نییە نازانێ ماف و حەق چییە کە دەستێتە ڕاوی مەلان لە پێدەست و چیا و کەلان نە هیچ مەترسی لەسرە نە پێویستی بە سەنگەرە هاوخێنی بۆ ناون و بژی و بۆ ئێسقان و گۆشتی ڕزی و ناوچێتە ناو ڕێزی خەلان نابێتە ڕووڕەشی مەلان کەچی لە نیشتیمانی تۆ لە نێو ڕز و بێستانی تۆ لێرە و لەوێ هەیە پەڵا پێی کەوتوە زیوان و کەڵا هێندێ دەبن بە گورگەمێژ خۆ دەفرۆشن لە پاش لە پێش دەکەونە پێش گورگی مرسی ژیانت دەخەنە مەترسی هەر ئەو خەڵکەی لە پێناوی دەکەی خەباتی خوێناوی هەوڵ دەدەی ئازاد بژین سەربەستانە و دۆشاد بژین ناتەوێ دیل و کۆی لە بن دوژمن دیان هێنێ لە بن دەبنە جاش و دێنە شوێنت بۆ دوژمن دێ ڕێژن خوێنت لەو لاشەوە نیشتیمانت زێدی باب و باپیرانت لە پێش ساوت خاپورەکرێ بە خوێنی لاوان سوورەکرێ بۆیە تۆ دەستت داوێ چەک هەڵت ماڵی قۆڵ و مەچەک تا نیشتیمان بپارێزی بپارێزی پێگە و ڕێزی بەرگی خەباوتت کردە بەر ورەت دایە شاخ و سەنگەر بووی بە باسی بەهێزی گەل ژینت هەموو کردووە بە هەل ژینی کورت و سەربەرزانە پیرۆزت بێ لە تۆ جوانە ژیانت وەک مۆمی دەمبایە لە نێو دڵی خەتەردایە بەڵام سرکەی کوژانەوە دەستێکە بۆ بوژانەوەت مردن ناوێرێتە ناوت چاو نابڕێتە نێو چاوت زۆر زۆر سوپاس بۆ ئەوەی کە سەرەڕای ئەو کێشە تەکنیکیانەی هاتە بەردەمی کاک ڕەسوڵ بێبەشی نەکردین لە هەڵبەستبانە جوانەکەی دەنگت میوت کردووە کاک سادق ئەگەر دەنگت بکەیتەوە دەنگی تۆ نەدەهات بەێ ئێستا زۆر باشە گەردانە ئازەکەنەوە بوو قسوور لەمە بوو ئەس باوەڕم ئودادی یا بژمەتە هەوڵێ دیکە ئەس باوەڕ مساد بژن بوو کێ ڕەسوول بە دو کورت تا ڤیدیۆ بمەڕە ئۆریکار بووە یا بژمەتە پەیامە خوشاندیان داغازی جوان هەواڵە دکەن و ئەگەر بکار بن پارچە دیکە یا ڤیدیۆ دیکەشی دانێن سیامات و کەسەربار بوو سیامات و کەسەربار بوو خەمی لێ دیار بوو لە دوورەوە وەک تارمایی ببووە خێوی تاریکایی دەتگوت پڕی زانەوەرە لێی بچیتە پێشێ خەتەرە ڕەوەز وەکو ڕەشە دێوان سام ناکتری دەکرد شێوان بنار بەو لێ ڕەوارەوە دەربەند بەو چۆم و دارەوە تیشتیش دەهات و ڕادەبرد شێری لە ترسان کڕ دەکرد لە دوورەوە کە دەدڕوانی هیچ نەدەدیت جیلوەی جوانی
هەتا بوو بە پەنای مێران بوو بە پەناولانی شێران تا پێشمەرگەی گەیە داوێن جا بە ئاوازی بلاوێن ڕەنگێکی دیکەی هاتە بەر پڕ بوو لە چیرۆکی سەنگەر دەستی نیگار کێشی لاوان تەمی لادا لەبەر چاوان بە باوەڕ و پێداگری هات پەیکەرەی خۆڕاگری لە ناخیە و گابەردانە هێنا دەرێ زۆر مەردانە چیا سینگی هێنا پێشێ وەکو تابلۆی نیگار کێشێ خۆی ڕادەناو دەیگوت بە گوڕ وەرنە ئامێزم چیژ و کوڕ لەکوێ گول لە پارێز بێنێ گابەرد ورەی لێ دەستێنێ لە نێو چاوانی هەر بەردێ پێمە چیرۆکی نەبەردێ سینگی داوێن چەندی چڕا لە باسی پێشمەرگە پڕا کەمتیار و قەل و چەقەڵ ڕێوی گزی کەر و دەغەڵ هەر چرای چیا داگیرسێن هەر چرای چیا داگیرسێن زەندەقیان دەچێ دەترسێن شکۆی گەل و نەتەوەیەک هیوای گشت توێژ و نەوەیەک شکۆی گەل و نەتەوەیەک هیوای گشت توێژ و نەوەیەک هێمای گەشی خۆڕاگری خۆڕاگرتر لە ئاگری بێمنەت و بێسکاڵا پشتیوانی گەل و ئاڵا سیا بۆ ناو بۆ سەروەری سینگی دەکا بە سەنگەری ئەو هیوای دوا ڕۆژی ڕوونە هەتاوی بێ ئاوابوونە میلەت چاوی هیوای لێیە لە پێشمەرگە زیاتر کێیە تاقە سەرمایەی ژیانی لەسەر دەستێتی گیانی بە گیان لە دوژمن ڕادەسێ منەت ناکا لەسەر کەسێ دەمرێ لە پێناو ئازادی سەرکەس ناکا بۆ بێدادی لەکوێ هەبێ زۆری زۆردار ئەو هێزی خۆی دەخاتە کار لەکوێ خەڵک بکرێن برسی ژیان کەوێتە مەترسی لەکوێ زوڵم خۆی ڕادەنێ ئەو دێسەری خۆی دادەنێ تا نەمێنێ ئاسەواری زوڵم و زۆر و نالەباری تا ئەو ڕۆژەی ژیان هەیە گەل خاوەنی پێشمەرگەیە تاوا بە هەز بن چیژ و کوڕ بێنە مەیدان بەتین و گوڕ چەکی خەبات بکەنەشان گیاندا بنێن بۆ نیشتیمان خەون و خەباتی بندەستان بۆ ڕزگارکردنی کوردستان بە هیچ هێز بە هێزی هیچ چەک و دەستێ لە تێکۆشان ڕاناوەستێ دەستی کاک ڕەسوول خۆش بێ بۆ شێعرەکانی بۆ هۆزانەکانی کە هەرچەنە کێشەی تەکنیکی بۆ هاتە پێش بەڵام بێبەشی نەکردین هەروە خات و گوڵستان هاواز بەداخەوە لە نێو بەرنامەکەی ئێمەیە بوو ئامادە بێ بەڵام ئەمیش کێشەی تەکنیکی بۆ دروست و نەیتوانی لەگەڵمان نابێت و ئاشنامان کە بە بەرهەم و سەدای جوانی بله آوان خان بگمان اگر آواز خان جی بجمت گلستان خان هات با به دنگ خواه سحن خواه هستی خواه گوما ما گش کره با اورونی دا با جواتا ما به حلبت گو امی زیده کیف خوش بگان لی مخابن او تشتن نبو طالعی ما او جار طالع و نصیب نبو لی ام هوی دکن اگر قسمت با جارکی دیگه و هم خوی سر هبون او شانازی و افتخاری بدمک و هم ده خدمت آبه و همو و زنوان دیگه یه نتواخدا بن و نرمند دیگه
از باورم کو ایشاف ما زیده سری خلقی ایشان یا بجمت ما زیده وقتی ملت گر ما زیده وقتی زور حوالا گر زور حوال جمیج و نبجمت بنده نه چاوره نه و گوته و کسی کو حسکی یوانن بهین گهداری بکن هستیتوان صحیتوان ببینن از بنوبا خواه بنوبا حوالین خواه بنوبا جنابیت سپاسی همه آلیه که بکم هیدی دیگه هنه داوی ها برنامه از گهداری ها پیامانده یا داوی بکم آوان خان از بزانم کار چوا گووانی لوی برنامه بیشمت از باورم 3 ساعت و 34 دقیقه و 29 ثانیه بکرم کرم کنم زۆر خۆشحاڵم سوپاس بۆ ئێوە بۆ فدراسیۆنی کوردی لە فینلاند سوپاس بۆ مانەتان بەخشی بە من لێرەوە لەگەڵتانە بم زۆر جار سنوورەکان بۆ هەندێک بابەت ڕێگرا بەڵام بۆ خزمەتکردن و بۆ خزمەتکردن بە ئاڵا و بە پیرۆزی پێشمەرگە نەبووە ڕێگر ئێمە توانیمان لە ڕێگەی ئەو پرۆگرامەوە خزمەتێکی بچووکی کۆڵمەدان و قارەمانی و پیرۆزی پێشمەرگە و ئاڵای کوردستان بکەم سوپاس بۆ ئەوەکە بەشداریتان پێکردم سوپاسی لانەی خوشکمەکەم ئەم تابلۆیانەی لێرە ئەیبینی ئەمڕۆ لە باگراوان دەکات سادق ئەمە بۆ یەکەم جارە ئەیبینن لە بەرۆی کە هێشتا نەخراوەتە پێشەنگا سوپاسی و خوشکە و نەرمەندەمەکەی کە نەیهێڵا پشت باگراوەندی من شتی سادە بێ حەزی کرد بەرنامەکە جوانترکەین و باگراوەندەکە جوانترکەین کە لە بەشتی سەرەوە شەر تابلۆ هەن ئەمانە هەمووی تابلۆی ئەوەن سوپاس یەکەم ئێمە پەیامێکمان لەوە هەیە کە کچان و ژنانی ئێمە ئێستا ئەگەر نەتوانن لە شاخەکان یاخود لە شوێنی دیکە خەبات بکەن بە هونەر بە هۆزان بە خوێندن بە میدیا ئەتوانن شۆڕش بکەن کەمە بۆ خۆی هەنگاوێکی زۆر گەورەیە هیوادارم ئێمە ئەگەر شاناز و شەرەفی ئەوەمان پێ نەبەخشێ لە شاخەکانی کوردستان لە چیاکان بجەنگین بۆ سەر بەخۆی بۆ ئازادی کوردستان بتوانین لە کۆمەڵگای مەدەنیە لە بواری میدیا و لە بواری هونەر و لە بوارەکانی دیکە خزمەتێکی ئەگەر بچووکیش بێت بە کۆڵمەدانی و سەر بەخۆی کوردستان بگەینێ سوپاس بۆ ئێوە سوپاس بۆ بەڕێزانەی کە لەگەڵمانە بوون شەو ئەمانەی بینەر بوون ئەمانەی کە هاریکاری ئێمە بوو سوپاس بۆ تۆ کە هاوکارێکی زۆر باش بووی لەگەڵ مندا لە بەرەوەی کە من یەکەم جارە بەم شێوە دوور و درێژە بەرنامە پێشکەشەکان زۆربەی بەرنامەکانم کەمتر بووە لە کاتژمێرێک سپاس دەکەم کە لەم ئەزمونەیە هاوکاری من بوویت زۆر سپاس بۆ کاک مەجید بۆ کاک وەڵات کە متمانەیان بە من بەخشی دڵتان نابم لەم بەرنامەیە سپاسی بەشداربووەکانەکەم بۆ پشودرێژیان کە لەسەر هێڵمانەوە ئەوەی کە بۆ من گرنگە توانی بێتم خزمەتێکی بچووکی پیرۆزی ئاڵای کوردستان و پێشمەرگە بکەم ئەوە بۆ من زۆر شاناسیەکی گەورە و شەرەفێکی گەورە بێت آوان خان سپاس جارک نه به سەدان جار سپاسێت دەتکەن بوان بود نپەیت جوان ئاخ نپەیت جوان هەلبەت بۆ مادام بۆ گەرم مێزەی دیروکە گەلێ خۆ بکەن خەبات و تەکوشینە کۆ ساڵان چێ بووە ئەم دەبینی بۆ زۆر خورتێت گەلێمە نەتەواما بێژمەتە ji her aliyekê ez bêjim ji min xwe ji kesê min pêtir bûn zêdetir bûn zêdetir xudan malbat bûn zêdetir bi bejn û bava bûn tê gîştîtir bûn xwîndewartir bûn di pêxem di rêya millet da can dan xwe gorî kirin di pêxema serkeftina ala Kurdistanê da reh dan can dan zaf mal tên dîtin ku bêjmete ne yek ne du ne sê çar pênc merfê wan kurê wan gencê wan di pêxema سرخوبونا کردستان یا روزگاربونا کردستان دبن ظلم و بیدادیان نیاران دا جان دانه شهید بونا همبری
مالبات وها کسیت وها البته کرنوش برنجی گیم تیدن لما اگر ما 2-3 ساعت دم اجمیر ما دما خودانا کو هم برنامه که پیشکش کنده هفکاریات و حوالندن مراما ریز گرتن رومت گرتن ج روزا پیشمرگه روزا اول کردستان به باورامه من تشتکی زور بچوک گریا لی به هوی کو او مرخاص میت جاف نترس و جان لسر دستن ده پیخما سرکفنا گلو نتوا خود هر تم حاضر جان دنینا و خدمت ما یا بچوک بزور بزانن خوزی مکاری با خدمت کی پیتر با هم بکن خوزی مکاری با هم بجنت اواکو او هوی دکن هم بجه بینن لی مخابن نرد حزب شیان آمده لی هم سوز دنوان هم ریاوان برنده هم سوز دنوان هم قد پشتاخون دنوان هم سوز دنه او کسی که پیخما کردستانه پیخما گلو نتوا خود جان دان مال دان زاروزی چی خود دان هم سوز دنوان هم پشت لوان نکن هم خانه لوان نکن هم هر تم مفاقار بنده ریو ریبازا خوردین وان گنجیت وان به باور رامن به آنگوری که ریبری مازن دکتر عبدالرحمن قاسم بود بیجه پاداش شهری باش بو شهیدان دومدان ریاوانه دومدان ریا شهیدان بردوان بون سرخباتا پیشمرگه یا چاوا بیشم یعنی ریزگرتن ل او حزب و خوازین و پیشمرگه لشوناوان دچه به باور من جواب دانا یا برسدانا ری بازا پیشمرگه از پر به دل سپاسیات کم آوا خان تا اثر بلند کردم تا اثر فراز کردم تو اوشا تا برای خوی بچوچک و کهوال و هفکاری خود قبول که مال تجربه تا لآختنه تا لطرزی رضادریات تا مفاح ورگرد از بخواه لکیلگا تا فریز عفتش را بوم از هفی دکم که او نجارا داوی با اجاری دیگه جی هم کار بم حورا هفکار بم ای تازه که مجید لعودار روبدر که لغات نهریجی بشمتا لدور و کنترل دکه مهران ابراهیمی لولات اکدن لتلویزیونی بلاو دکه زور حواله دن که از نکارم نوعی که کتابین مزعفن حمود پیخما بلاف کرن و که هاندنا دنگی من زحمت روزاکی یک جافو کشن کتی ما سپاس دکن روژا پیشمرگه لجنابت بریا همیا کتا براسی زیزاک و زحمت اکی زور کشا پیروز دکم و صاحب صالح همون افکاری دن لحمو تماشبان هجاب و هجاب که هوی دکم کردستان هرتم آوادان پیشمرگه هرتم سرکفتی حالا کردستان هرتم بلند زور سپاس با شکران سپاس با بینرانی تا کویستا به دیار ایوان و پیر ایمه دانشتون ام روشی پیروزی آلا روشی پیشمرگه برسپاتی کریم هیوادارم قسمتی که بچوکی او شهیدانه من کرده که لپیناو برس و شکاوی آلای کردستان گیانیان بشیوه سری ریز و نواز شمش بو بنمال شهیدان بو مالانی شهید بو هر کسی که جیانی خوی فدا کردووە لە پێناو شەکاوەی ئەم ئاڵایی کە ئێمە ئەمڕۆ لێرە بە ئاسایش و بەهێننی لەسەری ئەدوێن و هەست بە ئەمانێکی گەورەکەین قساکەین لەسەر پیرۆزی ناوی پێشمەرگە و ئاڵا بتوانین لە داهاتوێکی نزیک لە یەک پارچە لە ژێر چەترێکی گەورەی ئاڵای کوردستان هەمومان وەک چۆن ئەمشەو بە شێوەزاری جیا بەخاوتنمان کرد کەسی جامان تیا بۆ هەریەکەمان لە چەند سەر و سنوورێک بوو بەڵام خۆشەویستی ئاڵای کوردستان خۆی کشتنەوە هیوادارم لە ئایندێکی زۆر نزیکە ئێمە بتوانین وەک چۆن ئێمە لەم بەرنامەیە کۆبووینەوە ئاوا بتوانین لە گۆڕەپانێکی گەورە کۆببینەوە یادی ئاڵا و پێشمەرگە و هەموو شەهیدەکانمان بە ئاسوودەیی بکەینەوە و هیوادارم خۆزگە و ئاواتێک کە من وەک کچە کوردەی بەیخوازم زۆر نزیک و داهاتوێکی زۆر نزیک بێتە دی و شەوی هەموو ئازیزانە شاد و سپاس بۆ بەشدار بۆکان سپاس بۆ شو درێژیان دووبارە سپاس بۆ کاک وڵات سپاس بۆ کاک مەجید سپاس بۆ تۆ بۆ خۆشەویستی و ئەزیزی و هەماهەنگیت گەلک کەیف شاد بووم گەلک خۆشحاڵ بووم شەوتان شاد بێ لەلایەن منەوە
سپاس بۆ بینەرەکانمان خۆشەویستن ئەزیزن کوردستان پڕ بێ لە خۆشەویستی و پێکەوەشیان و شەتاوەی ئاڵای کوردستان بوده بو همو هفکار و بی تماشاوانان بو هر کردکی لهر دارین شب و گاو و روژکی خوش هوی دکن کردستان هر آبادان بسان پیشمرگی هر سرکفتی و هر کردکی لهر داری بید سامس شاو خوش The Christmas tree's on fire, Santa's holding the lighter. My parents are both liars, I got gifts but 1 subscribers. Thanks for the candy basket, oh got another jacket. My stocking's filled with acid, am I dreaming? What just happened? This is not a Christmas, this is not a Christmas song. This is not a Christmas, this is not a Christmas song. This is not a Christmas, this is not a Christmas song. This is not a Christmas, this is not a Christmas song. My neighbors compete to see who can put up more blinding lights. The kids all wish away the month 'cause they want presents in sight. This year had me so mad, I've been bad, got coal that is sitting under my tree. I think that my Christmas has died. This is not a Christmas, this is not a Christmas song. This is not a Christmas, this is not a Christmas song. This is not a Christmas, this is not a Christmas song. This is not a Christmas, this is not a Christmas song. When I was just a boy, Christmas brought so much joy. Couldn't wait for the presents and laughter. I couldn't sleep late at night, looking for Santa with lights. Those are the memories I still remember. Then I became a man, lost sight of who I am, but right in front of me was the answer. 'Cause on Christmas I feel joy, and I turn back to a boy. The answer is to stay young forever. This is not a Christmas, this is not a Christmas song. This is not a Christmas, this is not a Christmas song. This is not a Christmas, this is not a Christmas song. This is not a Christmas, this is not a Christmas song. Searching for greatness in a sea of the dying and shameless, a sea of the aimless. I don't wanna be one of the nameless. I'ma wake up with the mindset that one day I'm gonna make it, and I don't think I'll be fine if I don't break my limitations. Don't try to stop me, I exist to write my own story. I'll make a decision if I want some peace or if I want the glory. Yeah, don't want a life that is complacent or possibly boring. I just want a life that is worth every day exploring. My whole life I just wanted someone who would notice me. My whole life I just wanted to be somebody to be. Yeah, I just wanna be great. 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 Yeah, I just wanna be great.
باشید.